مامۆستایان و قوتابیانی خۆشەویست بە ناوی بەڕێوەبەری گشتی و دەستەی کارژێڕی و مامۆستایان و قوتابیانی خۆشەویستی کۆمەڵگەی بارزی ناحکومی بە خێراتنی زۆر بەڕێز کاک دکتۆر بەختیار کەمال تاڵەوانی دەکەین کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لێرە ئامادەیە و سیمینارێکمان بە ناونیشانی هونەرەکانی خوێندن و سەرکەوتن پێشکەش دەکەن. زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونی بەڕێزیان کەسایەتێکی دیار و مامۆستای زانکۆ و ڕاهێنەرێکی بە توانای کوردستانە. خۆشحاڵم کە ئەو قوتابیانی ئەمە بتوانن سود لە تواناکان و لە وشتە بەپێزەکانی بەڕێز کاک دەوڵەتیان وەربگرن. داوا لەوەرزان دەکەین بۆ فەرمێ بۆ پێشکەشکردنی سیمینار. باش دەنکە پێم وایە دێت تەنها بە ناوی خوای گەورە سەرکەوتوتان کات و ئێمەش سەرکەوتوو بکات و سوپاس بۆ بەڕێوەبەر، سوپاس بۆ جێگری بەڕێوەبەر، سوپاس بۆ هەموو ئەو مامۆستا بەڕێزانی کە ئەمڕۆ هاوکار من، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان، دڵسۆزی جەنابتانەکە لەم مەکتەبەیە و لەم شوێنەیە دەتانێت خزمەتێ بە خۆتان و بە چواردەورتان بکەن. ئەچمە ناو بابەتەکەمەوە زۆر جار من ئەم سڵایدە پیشانی تەلەبە دەدەم بە تایبەتی قۆناغی ئامادەی. کوڕ و کچە جوانەکانم لە کوردستانی خۆمانە عادەت وایە هەر شتێک ئەتەوێ پێی بگەیت دەبێت بە قۆناغی ئامادەی دەست پێ بکەیت. هەر نازناوێک، هەر پێشگیری ناوێک، هەر هەنگاوێک ئەتەوێ پێی بگەیت قۆناغی ئامادەیە، هەر بۆشە ناو نراوە ئامادەی. تەمەنا دەکەم لە وشەی ئەدادێ یان پریپەرەتەری یان کەلیمەی ئامادەی تێ بگەیت، یعنی من ئامادەم بۆ ژیان، یعنی من خەریکە ئامادە ئەبم بۆ داهاتوو، ئامادە بم بۆ اختصاسەکان، ئامادە بم بۆ ئەوەی کە لە داهاتووە ئەگەر شەڕێک بێتاقەتیەک ناڕەحەتیەک بێتە ڕێگام خۆمی بۆ ئامادەکەم. بۆیە قۆناغی ئامادەی وەکو قۆناغەکانی تر نییە. قۆناغی سەرەتایەوە مناڵیە و پێکەنینە و جەوە و شەبەکەت فولە و کێشەت نییە. قۆناغی ناوەندی لە بینی مناڵی و لە بینی ئامادەیە، بەس قۆناغی گەشتە ئامادەی تەواو، یعنی من ئامادەم، مەفروزە، یعنی برایانم قسێتان بۆ بکەم، عادەت وایە وە کۆڵێ ئوستوب وایە، ئەتەکێت وایە، عقل و لۆجیک واڵێت کە گەشتی تە ئامادەیتر تقریبەن خۆت بڕیار بۆ ژیانی خۆت بدەیت، خۆت عقلت بیر و هۆشت ئیش بکات، چکە قۆناغێکی زۆر هەستیار و گرنگە دوای قۆناغی ئامادەیی گەڕانەوە نییە، بە ئاسانی ناتوانانی بگەڕێیتەوە. بۆیە ئەوانەی کە لە دوای قۆناغی ئامادەیی دەست پێ دەکات ژیانەکەتان تۆزێ قورسە بێ. من سەر و دڵ ناگرم ئەمڕۆ بڵێ هاتووە بم بەیانی زۆر بە ڕێباتێک و سەر و دڵمانەگرێ، بەس برایانە پێتان بڵێم لە کچ و لە کوڕ دوای قۆناغی ئامادەی ژیان تۆزێ قورسترە بێت، چکە تێکەڵاوی ژیانە بی، تێکەڵاوی ڕاوەدینارە بی، تێکەڵاوی گوزەرانە بی، تێکەڵاوی پاشقولدان دەبی، تێکەڵاوی ئەوە دەبی کە یان پێویستت بە خەڵکە یان خەڵک پێویستی بە تۆیە، تێکەڵاوی ئەوە دەبیت کە احتیمالێتر بەرەبەرە ئینجا هێواش واش چوونە دەرەوەی ماڵی تێدەکەوێت. یەکێ لەم کچە جوانانە کە لەواچێت لە ژیانیا بۆ دوو ڕۆژیش لە ماڵی خۆیان دوور نەکەوت بێتەوە، ئەستان احتیمال هیچ شەوێک لە ماڵی مام و خاڵ نەما بێتەوە، بەس دوای قۆناغی ئامادەی اینجا وای لێ دێ ڕەنگە بە دوو مانگ بچی بۆ زانکۆی سۆران، بە مانگ بۆ نەبچی بۆ زانکۆیەکی دووەک، بە مانگ بە دوو مانگ کوڕەکانیش هەروە، ئەستان دوای وای ماوەیە گوای لێ دێ احتیمال زۆرە پێویست بکات هەندێک جار بچی بۆ دەرەوەی وڵاتیش. ئەم قسەیە بۆ ئێوەی گەنج و جوان و عاقڵ مەکە ئەزیزم، ئێمەش هەمومان وا دەستمان پێ کرد. ئەگەر سەرێکی سلایدەکە بکەن لە سەرەتاوە نووسیومە پلەیەکی زانستی، پلەی زانستی من هەرچیەکم هەیە بەو کورسەی تۆ دەسم پێ کردووە، ئەوە لە براد وەریگرە. من بۆ نە پرۆفیسۆرم، معاون پرۆفیسۆرم، مامۆستا شاڵاو بۆ نمونە مەسەلەن تەلەبەی دکتۆرایە، مامۆستا فڵان تەلەبەی ماستەرە، هەر هەمومان بەو کورسێت دەستمان پێ کردووە. بۆیە زۆر بە گەورەی مەزانە، ڕێزی بگرە زۆر، بەڵام زۆر بە گەورەی مەزانە وا تەسەووری بکەیت تۆی گەشت ناتوانانی پێی بگەیت، چکەوە لێکدانوویەکی زۆر هەڵەیە. هەر هەمومان من لە بیرمە ساڵی 1996 پۆلی 6 ئەعدادێ بوو، ساڵی 1996، یعنی زۆربەتان لە دایک نەبوون، دایکشتان لەوەچێ شووی نەکرد بێ، بەڵام ئەوەتانە دوای چەندێ دوای یعنی لە 96ەوە 24 ئەوە 26 ساڵ 27 ساڵ دوای 26-27 ساڵ من بۆیە قسە بۆ ئێوە دەکەم لەبەرەوەی کە 27 ساڵ پێش ئێستا هەوڵێکمدا کۆششێکم کرد ماندوو بووم، دوای هەموو شتەکانی تر پێی دەگەی بە زانکۆ، دەگەی بە پەیمانگا و بە کۆلێژەکان، دەگەی بە ماستەر، دەگەی بە دکتۆرا، دەگەیت بە هەموو شتێکی تر بە دڵنیاییەوە پێی دەگەیت، بەڵام تکادە دەکەم ئەم قۆناغی ئامادەیە گاڵتە نازانێت. ئەم قسەیە من مردوو ئێوە زین و لە داهاتووە بیر تەکەوێتەوە. قۆناغی ئامادەی قۆناغی گاڵتە و سوعبەت و پێکەنین و حرکە و سەرچۆپی و گاوانی و بەزمڕۆزم نییە، چکە هەڵەیەکت کرد دوایی هەڵەکە زۆر لەسەر ژیانت دەکەوێت کە هەوڵە دەم هەندێک لە قسە بۆ جەنابتان بکەم. بۆچی بخوێنم دکتۆر؟ ئەو پرسیاری کە
حەقی خۆیەتی بپرسن کاک تۆرجا خۆ تەعینات نییە بۆچی بخوێنم خۆ شەهادە ڕسوایە بەداخەوە بۆچی بخوێنم دکتۆر ئاموزا و پورزا و خاڵوزا و تیتکزاکەشم هەوڵی داوە و کۆشی کردو و دەرچووی زانکۆشە هیچی بە هیچ نەکردو بۆچی بخوێنم چکە زۆر گرنگە یعنی عولەمانی شارەزانی دەروونناسی ئەڵەن هەر شتێک نەزانی بۆچی بیکەی نازانی چۆن بیکەیت هەر شتێک نەزانی بۆچی دەیکەی نازانی چۆن بیکەیت یعنی تۆ دەبێت بزانی بۆچی نوێژەکەی اینجا دەبێت فێربی چۆن نوێژەکەی ئەبێ بزانی چۆن بۆچی دەچی بۆ عەمرە بۆ ڕۆی بۆ سێڵفی گرتن سێڵفی بگریت و بەزم و ڕەزم یان بۆچی ئەچی بۆ عەمرە اینجا دەزانی چۆن عەمرەیەک یان چۆن حەجێکی سەرکەوتوو بکەیت بەڵێ خوێندنی جوایە تۆ دەبێت بزانی بۆچی دەخوێنیت کە پرسیارێکی قورسە پرسیارێکی زعاجەوە بەداخەوە لە کوردستانی خۆمانە زۆر جار مێشکی منداڵەکان و گەنجەکانمانیان پێ جەنجاڵ کردووە بۆچی بخوێنم دکتۆر حەقی خۆتە تۆش وەکو گەنجێک سە من بێم یەکەم شت وەڵامی ئەوەت بدەمەوە بۆ اینجا دوایی پێت بڵم بە هەندێک خاڵت بۆ باسکەم کە چۆن بخوێنی بتوانی سەرکەوتوبی لە ئێمە باشتر و چاکتر و مەزبووتر بی کاتە بۆچی خوێندن قسەیەکی زۆر گرنگ و مویمە سەیری ئەم وەڵامانەم بۆ بکرد کە من پێتەڵم ئەم سێ ژمارە لە براتان وەرگرن سێ ژمارەیە هەر کاتێک سارد بیتەوە لە خوێندن ئەم سێ ژمارەیە بخە سەر وەرەقێک و قسەکەی دکتۆرت بیر نەچێ خاڵی یەک دوانزە پۆلی دوانزە ئەگەر ئێستا هەنێکتان لە ئێوە کە پۆلی دوانزەن یان یانزەن یان دەن احتیمالە نۆ و دە و یانزە و دوانزەی تێدایە کاتە ژمارەکەی تۆ ژماری ئەوەیە کە ئێستا چێتیایت بۆ نە نۆی کاتە تۆ نۆ ساڵ خوێنیت نۆ هاوین نۆ بەهار نۆ پاییز نۆ ساڵی ڕەبەق ئەگەر پۆلی دەی ئەگەر پۆلی دوانزەی دوانزە هاوین و پاییز و بەهار تۆ خەریکیت ئەی کوا بەرهەمەکەی کوا بەرهەمەکەی تۆ زانیت بەرهەمەکەی بەس تەنها ئەم ساڵە تۆ زانی لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە ساڵەکانی تر زۆر قیاس نییە خۆزگەوانە بواە من پیاڕاز ڕام نۆک و بەختیار ئەگەر لە داهاتووە دەسەڵاتم هەبێ حەزەکەم لە یەکی ابتیدایی و حسابێت لە یەکی ابتیدایی و دەرەجەی لەسەر بێ تا پۆلی دوانزە دوای هەمووی کۆکەنەوە و اینجا بڕیار بدەن تۆ چەندت هەیە ئەوە خراپە کە ئێستاکێ پۆلی دوانزە باش بیت ئەوە باشە خراپ بیت ئەوە خراپە بەڵام تازە مادام تا ئێستا حکومەت دوای نەکردو کەواتە تۆ ئاگادار بە وەکو برایەک پێتەڵم تۆ ئاگادار بە بۆ لەبەرەوەی ئەگەر پۆلی دەی ئەم ساڵ پۆلی دەکە دەرەجەکەت حسابە بۆ پۆلی دوانزە کەواتە هەوڵ بدە ئەگەر پۆلی یانزەی بەس بە تایبەتی ئەوانەی کە پۆلی دوانزەن هیچ مەجالی تیان نییە ئەتوانی فایلی هەر دوانزە ساڵەکەت پاکەیتەوە ئامادەی ئەوەی خۆش یعنی لە کوردستانی خۆمانە ئەوەی خۆشە مەسەن گەنجێک هەیە لە پارەکە هاتۆتە بارز قەیچێکە دەستت خۆش ئەم ساڵ هاتۆتە بارز بۆ پۆلی دوانزە تۆ زانی ئەگەر 10 ساڵ یانزە ساڵەکەی پێشوو ئەگەر بە چوختێتی بەڕێت کردبێ و بە ئیهمالیش بەڕێت کردبێت بەس ئەم ساڵ جدی بی و مەزبوط بی شان بدەیتە بەری و دەست لە ناو دەست لەگەڵ مامۆستاکان ئەتوانێت تەعویزی هەموو یانزە ساڵەکە بکەیتەوە تۆ زانی بەعکسیشەوە یەک خراپەیەکی هەیە ئەگەر هەر یانزە ساڵەکە جدی بی و یەکەمی هەموو قوشتەپە و هەولێر بووبێتی ئەگەر لە پۆلی دوانزەیە دەرەجە نێنی سفر بەدەسەوە حکومەتی هەرێم ڕەحمەت پێ ناکە چونکە قانونەکە وایە تەلەبی وامەیە لوشکە لوشک ئەگیرێت کاتی فۆرم پڕکردنەوە سوێنە خوا لە دکتۆر حەزەکەی کارتەکانت بێنم هیچ ساڵی معدەلم 85 نەوەت کەمتر نەبوو ئێڵم وەڵا بە من شکاوم لە پۆلی دوانزەیە دەسم دایە پۆپتە ڕەماش دەسم دایە فەیستە ڕەماش ڕێک لە پۆلی دوانزەیە سەرەکەم 77 هێناوە سەرەکەی بەداخەوە نمرەکەی دابەسی بۆیە برایانە پێتاڵم ژمارە دوانزە یان دا یان یانزەکەی کە خۆتیای زوو بیر بکەرەوە شەوێکە تەوێ سعات دەی شەو بخەوی بیرکەرەوە من دوانزە ساڵ ئەخوێنم بۆچی ئەم ساڵ جدی تر نەبم چکە هەمووی چەند ڕۆژێک ماوە هەمووی چەند دوانزە ڕۆژێک ماوە تابەتی ئەوانەی پۆلی دوانزەن چلەی بچێت تقریبا ئیتر پۆلی دوانزە چێت تقریبا هەر چەند ڕۆژێکی ماوە یان جومعەی لێ دەرکە عوتڵەی لێ دەرکە شەمەی لێ دەرکە کە لای ئێوەش عوتڵەیە هەر هەمووی لێ دەرکە عوتڵەی نەورۆزی لێ دەرکە گەردن مازاکە چل ڕۆژی تر ئەم وەختەی تر چڕوچاوی مامۆستاکان نابینیتەوە داخڵبوون لە یەکلایی بۆتەوە و هاتوویتە بۆ ئیزندانەکە بۆ بە کەلۆری کەواتە چل ڕۆژێکت ماوە ئەم قسەیە چییە گەێنێت تەمەنا دەکەم ئیتر گێڕ بگۆڕیت هیەوە نییە لە بۆش بڕۆی ئاوا جەوت هەیە و شەبەکەت فولە و تازە بە تازە بیرکەیتەوە وەڵا نازانم نەورۆز ئەچم بۆ کێ و تکەی مریشکە خۆم و بەس جارێ وەختی تکە نییە زاڵم وەختی تکەی مریشک و وەختی کەباب و گۆشت نییە دوایی کە تەواو بووی مەزبوط بووی دەرەجە تێنا وەختە بەدڵی خۆت دەتوانی بڕۆی کام شوێنە بۆ فێ مەفتوحەیە بەدڵی خۆت دانیش بەس ئێستا بەڕاستی بە تایبەتی ئەوانی پۆلی دوانزەن من بە ڕەئی من وەکو بەختیار ئەڵێم کاتی سەفرە و سیاحە و بەزمڕۆزم نییە سەفرێکەکەن بە جەماعی لەگەڵ مەکتەبەکە یان لەگەڵ دایک و باوکە قەینا بەس هەموو ڕۆژێک هەر ڕۆژە و ئەگەر 8 ڕۆژ 10 ڕۆژ عوتڵە بوو ڕۆژێ لەگەڵ ماڵپور تا ڕووی مامە بەجێ مێڵە منیش دێم بەردەوام لە پێش پیکابەوە بیت و خەریکی جەو بیت و بڵێ وەڵام من خەبیرم لە کەبابە گردن مازاکە باجەکەی دەیتەوە ژیان بەو جۆرە نابێت دوو ژمارەیەکی تر کە زۆر گرنگەویش بریتێ لە 18 کچی و کوڕی خۆم ئەم پەیامە زۆر گرنگە بۆ جەنابەت کاتێکە لە 18 نزیکە بیتەوە یانی گەورە بوون
یعنی گەورەبوونی عەقڵ یان تەواوبوونی مێشک یعنی تر بە معنای کەلیمە بەرپرسیارەتی ژمارە 18 زۆر قورسە لە کوردستانە ها لە دوای 18 حکومەت بۆی هەیە تۆ بۆت هەیە دەنگ بدەیت کەواتە دەنگت هەیە کەواتە ڕەنگت هەیە لە دوای 18 بۆ تێ ئیجازەی سایقی دەرکەی لە دوای 18 ساڵ بۆ نمونە دوو لە ڕووی جەنابتان و دوور بێت لە هەموو کەسێک ئەگە دوژمنداربی بۆ تێ ئیجازەی دەمانچە دەرکەی بۆ تێ ئیجازەی فلان دوای 18 ساڵ بۆ تێ هەموو شتێ بکەیت بۆ لەبەرەوەی کەیتر بە معنای کەلیمە معنای وایە تۆ عەقڵت ئیشەکە معنایە تۆ نزیکە بی تۆ لە ژمارەیەکی تۆزی هەستیار ها ئەوانتان کە پۆلی دوانزەن بەرەو 18 ساڵە چیت یعنی گەورەبوون سبحان الله دوای 18 ساڵ کچەکان کوڕەکانم قسەیتان لەبیر بێت تۆ لە ژیان تا بۆ نمونە زۆر جار بەرپرسیارەتی هەڵ نەگرتووە دوای 18 ساڵ ئیتر بەرەبەرە دایک و باوک دەستی شل دەکات ئەو بەڵێ و نەخێرەکانت زۆر بۆ ناکات زۆر جار ئامۆژگاریشت ناکات وا تەسەورەکە ئیتر گەورە بوویت ئەسڵەن هەنێکتان هەیە من خۆشم ئاوا مەکتەبێکم هەیە لە سلێمانی مەکتەبێکی با بڵێن ناحکومیمان هەیە ئێمەش تقریبا نزیک 700 تەلەبەیەکمان هەیە دایک و باوک کەڵە کاکتۆر گەورە بووە ئیتر پێی ناڵێم بۆی ئەگەر دایکت ناڵێم مەخوێنە یان بخوێنە بەڵگە نییە لەسەرەوەی کە ئیهمالە بەڵگە لەسەرەوەی کە هەستەکات تۆ گەورە بوویتە هەستەکات تەواوی تر بەرپرسیارەتیت هەیە ڕسپۆنسبڵیتیت هەیە بەڵام داخی گرانم تۆ عەقڵەکەت گەورە نەبووبێت چکە بۆ معلوماتتان لە عالەمە تەمەن گەورەبوون ئیجباریە گەورەبوونی عەقڵ ئیختیاریە ئەم کەوانەی لە من وەرگرن گەورەبوونی تەمەن ئیجباریە هەیە بێتە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ بەڵام سبحان الله ئیسش عەقڵەکەی مناڵانێ ناخۆم وەلا ناخۆمی چی دانیشە مناڵوتیوە وەلا ناخۆم وەڵامە چی هێلکەکە شڵقاوە گەر هێلکەکە بشڵقێ ناخوا ئەبوایە بە ساغی دایناو نازانم بە ساغی قوتێدا بە ساغی چیەکە وەڵا نازانم چی دایکێک لەم ماوەی تەلەفۆنم بۆ کاڵە کاکتۆر بشکم سوڵحێکمان بکەینە سوڵحی عەشایریە چییە وڵا لەگەڵ کچەکەمان سێ چوار ڕۆژێکە بینمان تێک چووە ئەمە چیە مۆبایلی لێ سندۆ لوتی کردو بە عاسمانە کیستم ناوی دایکی نایەنێ نایەتە سەر سفرەکە ئەی داماو ئەی حاڵم بە حاڵت نەبێت بە جددی کچەکەم با کردم تۆ تەواوی ڕۆ لە تۆ تەواوی تۆ بێت دەستی دایکت ماچکەی بڵێ دایە سوپاس بۆ تۆ بەس وتم ئێستا نا با دەرەجە نێنی خوانەکەران با هەنێ برادەرەکانت ببینی هەمووی سێڵفی بڵاوەکاتە ئەوڵێ من لە زانکۆی سۆران ئەوڵێ لە سەفەری لە گەشتێکی زانستی لەگەلی عەلیبەگ ئەوڵێ بەڕاستی دەم خۆی کردوتە نقوڵ سێڵفێکی بڵاو کردوتەوە ئەڵێ ئێستاش لەگەڵ قوتابیانی کۆلێژی فڵانە تۆش لە ماڵەوە بیت و دەرەجە نێنام اینجا ئەڵێ دایە بۆ دووز لە دوو شەخشەتیان نەدام بۆی دەرەجە بێنم اینجا ئەڵێ خێری ئەو مامۆستایە بنووسێت کە بانگی کردم وتی وەرە یەک جاریتر بەم جلوبەرگە و ئاوە سوورسپیا و نازام چێبی نەیاڵم بۆ مەکتەبەکە تو هاتووی بۆ خوێندن اینجا زانی و مامۆستایە چەندێ دڵسۆز دوێنێ لە مەکتەبێ بووم لە ئەعدادی لە ئەعدادی ئەحمەدی خانی بۆ خۆشی بۆتانە گەڕمەوە بۆ تەلەبەکانم وتم من وەختی خۆی تەلەبەی ئەعدادی سلێمانی بووم مامۆستایەکمانە بوو زۆر بێشعور قەدرمان نازان ئێستا تەقاوت بوو و ئێستا با بڵێن چۆتەوە ماڵ و حاڵی خۆی تەمەنێکی هەیە بەڵام ئەو وەختە ئەهات زۆر جار ئەیدا لە دەرگاکان دەرگای ئاودەسەکان دەرگای تێنسەکە دەرگای یاڵە دەی جەڕەسە ئەو وەختا ماوەدە کابرای دەست بەتاڵە ئێستا ئەزانم ئەو پیاوە بۆ ئێمەی بوو ئەو پیاوە بۆ ئێمەی بوو ئەو پیاوە شەریفی کوڕی شەریف بوو ئەو پیاوە بەڕاستی حەقیەوە ئێستا بڕۆین هەمومان دەستی ماچکەین من قازانجم کریان ئەو کوڕە جوانەکەم من ئەگەر ئێستا ئەو مامۆستایە تەقاوت ئێستاەوە چەمووی 400 500 600 هزار دینار بداتێ حکومەت بەو جۆرەش نایداتی من ناڵم چەنە وەرەگرم چکە تۆزێ لە چاوپیسە ترسم بەس ڕەنگە 6 ئەوەنی ئەو وەرگرم کاممان قازانجمان کرد بەس زەربی نەکە نا زەربی کرد مامۆستای بیرکاری زەربی نەکە ها بۆیە کاممان قازانجمان کرد ئەزیزم بە دڵنیایەوە من قازانجم کرد بەس دوای چی الحەمدولله کە من فرسەتم هێنا لە قسەکانی بۆیە خاڵی دووەم کە وریابە تەمەن بەرەو 18 چێ بەرەو گەورەبوونە چێ تکایە expand your brain تکایە increase your brain power پاوەری برینت زیاد کە هاردی برینت زیاد کە بە مناڵی بیر مەکەرەوە وەکو جاران نایتر بەرەو بەرپرسیارەتێچن ئەگەر کوڕەکانە دوای ماوەیەکی ترە چیتە ماڵ و حاڵی خۆت زیمامی ئوموری ماڵی ئەگریتە ئەستۆ ئەگەر کچەکانیشی دوای ماوەیەکی تجاری وای هەر لەیەکی کولێ وەختێکە زانی سێ چوار باجی ئافتا و پورە مەنیش دێت ئەڵێ هاتوینە بۆ خوازبەری کچەکەتان بۆ ینی تر خەڵک حسابی گەورەت بۆکە خۆیمە کچمان لەگەڵا بوو لە کولێ تۆ لە مەرحەلەکە شووی کرد تەواو بێ بە خاوەن ئیدارەی خانوویەکی 200 مەتری بکەیت خانوویەکی دوو قات و سێ قات وەڵی پێم عەیبە بەجددی ئەمە برایانە قساکەم لە هەموو شوێنم قساکەم پێم عەیبە تۆ کچێکی تەمەنە 16 17 ساڵ بێ ئیدارەی ژوورەکەت پێ نەکرێت کە احتیمالە 2-3 ساڵ ئیدارەیەک خانووی دوو قاتت بدێ بەسەر کەواتە تۆ بێ گەورە بی مێزەکەی خۆی بە ئیدارە ناکرێت
پانتۆڵ داکەنی ئاوا دایەکەنێ بە بازنەی دایەکەنە لێ بۆ ناسیفەیە دوایش بە یەک قاتش ئاوایەکی لێکات یەکینی لێدات هەمووی ئاوا تریق و تاقی کردووە بە چواردەوەرە کاتە گردنم ئازاکە تۆ بەرەبەرە بەرەو ئیدارێکی بە قۆت و بەهێز دەچیت دەبێت گەورەتر بیرکەیتەوە ڕۆڵە یعنی من هەمیشە وتومە جەنابتان هەندێکدان دەمەکەن ئەوروپا ئەوروپا ڕۆڵە لە 15-16 ساڵ لە سوید زۆرجار پشتەمەری کچەکان ئەڵێن ژوورێکە دەنەڵێ یاڵە بڕۆ خۆت بژێنە بەجددی مامەسەر لە فنلەندا و لە دانیمارک وایە لە دوای 16 ساڵێتە تۆ بۆ تێ ژوورێ وەرگری کاتە خۆتە بە فێری جگەرە نەبی خۆتە بە فێری نێرگەلە نەبی خۆتە بە فێری مەشروب نەبی خۆ هەموو ئەوروپا جگەرە و نێرگەلە و مەشروب ناخوا من عجیبم لێ دێگەر باوکت چاوی لەسەرت نەبێت زۆرجار دەست بۆ جگەرە و نێرگەلا بێ کاتەوە هەڵەیەکی گەورەیە بۆیە گەورە بوونەت کار لێ دەکەم ئێمەش وەکو گەورە قسەتان لەگەڵاکەن بەجددی من ئەمڕۆ لە ئاستێکی بالا قسە لەگەڵ جەنابتانە کە بۆ مناڵ نابڵم تەتە و پەپە و حەمە و ئەوە بخۆ ئەوە خۆشە و ئەوە نازانم چی و دانت بشۆ و با دانت کلۆر نەبێ و ئەگەر شیرینیت خوارد غەرغەرە بکە و ئەوە لە تەمەنێکی مناڵێ پێمانەوتن بەس ئێستا گەورەتر باسی پرۆژەیەکی گەورەترەکەین کە تکاتان لێ دەکەم گەورەتر بیرکەنەوە خاڵی سێیەم ئامەیە ئەم 40 بۆ 50 لە پارچەوەرەقەیەک بینوسە لە ماڵەوە بڵێ دکتۆر وایوت ئەوش چییە لەم دەقەیەوە کە لەگەڵ ئێمە قسە ئەکەین و لەم هۆڵای نازانم ئەجەلکەیە من لەوە چە من نەگەم مۆسلێمانی بەس بە نزیکەی نیوە تەمەنی خەڵکی عێراق 55 بۆ 65 ساڵە یعنی لەم دەقەیەوە کە من قسەت بۆ کەم احتیمال زۆرە تا 40 ساڵتر بژیت تۆ زانی ئەو بڕوانامەی کە لە ناو بارزا بەدەستی ئێنیت و وەزارەت ئەداتێ بۆ 40 ساڵتر لەگەڵتایە ئەزانی ئەو نازناوەی لێرە وەرێگری ئەو دانەی پێش ناوت بۆ 40-50 ساڵتر لەگەڵتایە ئەزانی ئەم دانەی پێش ناوی من لە عدادی سلێمانی وەرم گرت 27 ساڵە پێمەوەیە هەتاوەکو ناو قەبرەکەش لەگەڵمایە ئێوە دەزانن خەڵکە بوو لەگەڵما لە عدادی سلێمانی وەختی خۆی گاڵتەی بە ئێمە کرد یەکێکمانی ناو نابوو تفتە خوێ بە یەکێکمانەوە ترشە خوێ بە یەکێکی ترێوت ئەوی تۆ ئامۆنیای ئەوی ترێ ئەوت نازانم فلان ئەوی ترشی هایدرۆکلۆریک ئێستا چییە 27 ساڵە ئەو باجی نەبوونی ئەو نازناوە ئەداتەوە کاممان قازانجمان کرد بۆیە 40 بۆ 50 ژمارەیەکی قیاسیە بۆ جەنابتان هەر کاتێک ئەم بەیانی دووبیانی جومعەیە ئەتەوێن نەخوێنەڵێ جاقەی چێکە هەفتەی داهاتوو عوتەیە بیرکەرەوە ئەم خوێندنەی ئەم دووسێ ڕۆژەم یان ئەم ماوەیەم بۆ 40-50 ساڵی ترە گرنگە ئەمە خوێندنێکی بۆ دویم تەوەستە نییە هەروە بەڕێکەی خوێندنی ئامادەی بەڕاستی دەرەجەی لەسەر یانی هەموو ئەوانەتان کە پۆلی چوار با بڵێن نۆ باڵێن لە نۆ تر ئەکات 10-11-12 کە پێم وایە لێرەش ڕەنگە ئەو ئۆفەرە هەبێت ئەوەی لە پۆلی سێ دەرەجەی بەرز بێ نسبەیەکی بۆ داشکێنەوە گرنگە یانی مانەوێت تۆ دەرەجەتر لەمە دووە حسابت بۆ دەکرێت حسابت بۆ دەکرێت کە لە داهاتووشە لە خاڵەکە باسی دەکەم بۆیە 40 بۆ 50 هەر کاتێک هەر ئیشێک هەر کارێک پێناسەیەک لێرە لەبەرەکەی 40 ساڵ برادەرێکم لە ماوەتی دکتۆر بەختیار باشی وتی نامناسیتم بەر وڵات ناسوتی لە بیرتە تەمە سبحان الله وەختی خۆی بۆ یەک پێناسە بۆ زۆر حەزی لە طب بوو یعنی بەجددی من شایەتی بۆ دەم بەقەت ئێمە زیرەک بووە گەر لە ئێمە زیرەکتر نەبووە لەبەر یەک پێناسە 27 ساڵە مهندیسە حەزی لە طب بوو یەک پێناسە ماوەسە یعنی لە ساڵی من نازانم معدل 90 شتێک وەرێگرت لە طب یەک پێناسەی تری بزانایە 2 دەرەجەیەنە ئەم 2 دەرەجێ معدلەکەی بەرزە کردەوە سبحان الله ئەو ساڵە نازانم 630 چەندێ بوو 640 بوو چەند بوو طب وەرێگرت ساڵی ئێمە چونکە ساڵی من 96 یەکەمی هەرێم بوو 94 دەیەمی هەرێم بوو ینی ساڵی ئێمە دەرەجە نهات بووە باڵی باسی دوای ئینتفاضاکەم کە چەند ساڵە بۆیە ئەو خۆی ئەیوت بۆ خۆشیوت ئەویت لەبیر تا هەموو جارەتان و دەوت ئاخ داغ گرانم دەبیلوسیەکت نەکردایە با پێناسەیەکت لەبەرکردە ئاخ داغ گرانم بە دیار سفرێکە و دانەنووسیتە ئەه بە من شکاوم سەفرێکت نەکردایە بەس سەفرێک یەک سەفرێکت نەکردایە یان یەک جارێ بە دیار تەلەڤیزۆن و دانەنیشتای بە دیارینەوە ئەمە هین ئەفسون و مەریەم و نازانم ڕیخۆڵە کوێرە و بەزم و ڕەزم و دانیشیت و دوو ئەها 5 دقە 10 دقە چارەکە یەک پێناسە یعنی 2 دەرەجە و 2 دەرەجە یعنی سەرەکەی ژیانت هەموویە گۆڕێ بەجددی لەو دقە نەمەزانی چی پێ بڵم من و داوای لێبوردنم کوتم وەڵاو جاوتی بۆ داوای لێبوردن خەتای خۆم خەتای خۆم بوو خۆزگا زیاتر هەوڵم بدایە 2 دەرەجەم زیاتر مسوەگرتە بەڵام سوێنی لێ خواردوتی ئێستاشی لەگەڵا بێ حەزم لە توبە من ناڵم تۆ هەندەسە قانون حەزەکەی تۆ بچۆ ڕاگەاندن تۆ بچۆ شەریعەت تۆ بچۆ هەرچی بەس خۆش نییە لەبەر چەند کەلیمەیەک لەبەر چەند شتێکی بەسیط زۆر لە حەز و خولیاکانی خۆت دوورکەویتەوە کە ئەتوانی بیکەیت و زیاتر بکەیت باش ژمارە 65 و 85 بۆ ئێوە زۆر حەساسە لە برای خۆتان وەریگرن پێم ناخۆشم قسەیاڵم ڕەنگە تۆ سەر و دڵیشتان بگرم بم بەیانی زۆر تا خێر و شەڕ بەش نەکرا ئەویش ئەوەیە ناجحبوونی ئێوە لە 65 ئەمە جارانی نییە 50 بێ ها لە متەوەسطە 50 بێ نایە ناجیح بووین
لە پۆلی چواری ئەدادیە کاتە دەی ئێوە ئەگەر 50 بێنە مامۆستاکان ناجیحان کردوین لە پۆلی 12 بەلانی کەمۆش ناجحبوون 65 احتیمالە بگاتە 70 بۆ دکتۆر لەبەرەوەی لە خوار 65 زانکۆ و پەیمانگا زۆر بە ئاسانی وەرد ناگرێت کەواتە نسبەی نەجاح سەکسێس بەڕاستی 65 من خۆم پارێکە فۆرم پڕ کردەوە هاوین هاتم بۆ ئێرەش هەندێک فۆرم بۆ هەنێت تەلەبە پڕ کردەوە یعنی بە جددی لە خوار 65 ئەسەن لە دوو خوار 70 نەمەزانی چی بکەین وەڵسە نازانی چی بۆ بنووسی نازانی ئەبیتە پەن هیچ زانکۆیەکی معقول نییە کە شمولیکە هیچ پەیمانگایەکی معقول نییە شمولیکە بۆیە گڕ با بچین بۆ ئەهلەکانی شوێنی باشوەری ناگرێ مامۆستا بە 70 یعنی بۆ نمونە نزیک 90ەکان بە اینجا تۆپەکان وەرتەگرێت نزیک 80ەکان بە اینجا هەندەسە وەرتەگرێت 75-80 کەمترت نەبێت اینجا پەرستاری وەرتەگرێت نازانم چەنە تەبێ اینجا قانون وەرتەگرێت کاتە هیچ بۆ خۆی تا ڕادەیەکی زۆر دەرەجەی پێویستە کاتە ئەم قسەیە لە براتان وەرگرن ئەمە جارانی نییە ئەزیزەکەم جاران لە مەکتەبێکی قوشتەبە بوو یان لە مەکتەبێکی گوێمەدەرێ بووی یان لە مەکتەبێکی فڵان بە 50 مامۆستا ناجحی کردووی معەزەز مکەڕەم تە چی منێ کوڕم ناجح بووی ناجح بوو بە 50 هەمووی وەک تایە ڕێزت کردبوو 50 ئەوە مشتت لێگرت و بەس دەمە دوانە 65 ئەتەوێ بڵێ چی ئەمێ بڵێم ژمارەی دووەم زۆر حەساسە ئەتەوێت شوێنێکی باشی چاکی معقول وەرتگرێ منەتت زۆر بەداهاتوو بە ئەهلیەک نەبێت زۆر پێویستت بە زانکۆیەکی ئەهلی نەبێت زۆر پێویستت بە پەیمانگایەکی ئەهلی نەبێت کار ئاسانی بۆ دایک و باوکت کرد آخر خۆی گرنگە بەڕێزان با من بە ویژدانەوە قسە بکەم دایک و باوک بۆیە هێناوتێتی بۆ ئێرە بەشێکی گرنگی بریتێ لە نمرە ڕاستە بەشێکی پەیوەندی بە ئەخلاق و بە ڕەوشت و بەوەیە کە ڕەنگە سیقە و متمانێکیان بەم قوتابخانەیە هەبێت بەم موئەسەسەیە بێت کە ئەخلاقت دەپارێزن ڕەوشتت دەپارێزن زۆر ئەتەکێتی جوارت فێرەکەن بەس بەشێکی گرنگی بریتێ لە نمرە بریتێ لە مارک بریتێ لەو دەرەجەی کە تۆ تووینەکەی بۆیە تەمەنا دەکەم بەم عەقڵەوە هەوڵی بۆ بدەن ئەویش بریتێ لەوەی کە بەلانی کەمەوە تۆ سەر و 85 بیت بۆی ئەمان بێت بۆی سەیف بیت بۆی سەلامەت بیت بۆی بزانی چی پڕەکەیتەوە بۆی بزانی هاتۆ تەسەور بکە ئەو کچەی دواوە ئەڵێ دکتۆر هیوایەتم توبە بۆ نمونە ئەڵێم ئەزانی لە سەر و 85 زیاتر بێنیت ئەگەر ئێستش نەبێت لە داهاتووە ئەگەر بە حکومیش نەبێت بە ئەهلی ئەتوانی توب تەواو بکەی بەڵام لە 85 کەمتر هەبێ ناتوانی تۆ زانی ئەگەر بڕۆی توبی ئەڵمانیاش تەواو بکەی هی بەریتانیاش تەواو بکەی لە 85 کەمتر هەبێ بێتەوە لێرە حکومەتی هەرێم بۆ تعدیل ناکات زانیتانە تۆ زانی ئەگەر لە 80 کەمترت هەبێ مانە بۆ معلومەیەک بۆ من لە خوێندنی باڵام بۆیە پێتاڵم لە 80 کەمترت هەبێ هەندەسەی هەر شوێنێکی تر تەواو بکەی دوای حکومەت بۆ تعدیل ناکات بڕۆی لە دەروی وڵاتیش تەواو بکەی چونکە لە 80 کەمتر تۆ نابێ بۆ نمونە لە هیچ هەندەسەیەک وەرگیرەی کاتەمە گرنگە ئەمە گرنگە مانایە پێویستت بە نمرەیە لەمە دوای شەڕی نمراکەیت نەک نمرە ئەم قسەی لە براتان وەرگرن شەڕی پۆینتەکەی پۆینت 97 بۆ نمونە پۆینت شەشت هەیە لە تۆبیەکان وەرەگیرێت یەکێ لە تۆبیەکان 97 پۆینت پێنجت هەیە وەرناگیرێت تەلەبەم هەیە لەبەر یەک پۆینتێک لە تۆبی عامی سلێمانی وەرنەگیراوە ئێستا بە پەڕەڵین ئەخوێنێ نازانمانگی بە 5 ملیۆن بۆ 8 ملیۆن 10 ملیۆنە یەک پۆینتە زان چییە دەرەجەیەک دابەشی دەکە دەرەجێک یانی احتیمالە حساب کە یەک نیو پێناسەی لەبەر بواە یەک خاڵێ یەک بۆشایەک شتێک سەرەکەی بزانە چەند ملیۆن دینار بۆ ماڵ و خانەوادەیە گەڕایەوە چۆن ژیانی فەرقێ کرد دیسان ئەیڵێم من مەبەستم هیچ کۆلێژێک نییە هەمیشە وتومە احتیمالە تەخەڕوجێکی ڕاگەیاندن یان تەخەڕوجێکی کۆمپیوتەر دە ئەوەندەی هەندەسە و توم بتوانێت سەرکەوتوو بێت بەڵام تۆ مهم حەز و خولیاکەی خۆتە تەمەنا دەکەم ئەو ژمارەتان لە یاد بێ باش با بڕۆین 170,000 یەکێ لە یاساکانی سەرکەوتن لە ژیانە بریتێ لە منافەسە و فاشلترین کەس ئەوەیە کە بێجگە لە منافەسەی خۆی منافەسە هیچ کەسێکی تر نەکات نە ژیان وانییە هەمیشە منافەسە هەیە لە دینیشا هەیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەمیشە منافەسەی کردووە لە باشتر و چاکتر هەتا پیان و تۆ مژدەی بەهەشتت پێدراوە چی پێویستەکە ئاوە خۆتی لا بکەی ئەلا ئەکون و عەبدەن شەکوورە نابێت شکری خوا بکەم و زیاتر و باشتر و چاکتر هەوڵی داوە بۆ عەللاین هەوڵی داوە بۆ پلەی بەرز هەمیشە لە ناو سەحابەکان وتێتی هەر کەسێک ئەمە بکات ئاوا و ئاوای لە بەهەشتا پێدرێ بۆ دنیاش وایە ئەم ساڵ پۆلی دوانزەکان و پۆلی دە و یانزەکان ئێوە ژمارەکە تۆزێک کەمترە بەس با تایبەتی دوانزەکان ئەم ڕقامە لە براتان وەرگرن ئەڵێن بە نزیکەی 170,000 تەلەبەی پۆلی دوانزە هەیە ماراسۆنە مامۆستا هەرایە کە ئەم سەرۆسەری دیار نییە پیا و پیاوەی بڕوا لەسەر کورسێک دانیشە بڵام کورسێک گیراوە کاکە نابێ و نازانم چی ولا چۆن زانکۆکە لە گەڕەک ئێمە گەڕەک و مەڕەک ناخوا بە دەرەجەکە حەسانی دیبلۆماسیە
والله نییە لە ژیان تا ڕۆچێ زانکۆی سەلاحەدینی نەبینی بێ ئەو بەیانی ئەڕۆی باجیەک ڕەبی خوا باشی بۆ بکات کورسیەکەی بۆ سڕویتەتەوە تەرتیبات هەنێ پسپسی بۆ بڵاو کرێتەوە بۆن بڕە و تەرتیبات مەزبوط فەرمو دانیشە بە پۆینتەکەت بە دەرەجەکەت دەرەجە ئەوەی موهیمە حەسانەیەکی دیبلۆماسیە دەتپارێزێ وەکو جوازێک وایە بۆیە ئەوش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە تکایە ئەو کشتە جوانانە کاکتۆرم قسەی ئیسفادەی چییە هەر کاتێک سار بوویتەوە بڵێ من منافسم زۆرە یعنی من تەلەبەکانی چە خۆم وا فێر کردووە هەڵە جوکتۆ جاری وایە مەوێ سەعات 7 و 8 و 9 بخەوم بێجارم بە شەرتێ تواناشم هێشتا ماوەڵە بیر بکەرەوە خەڵکێکی زۆر هەیە ناخەوێ ئەم شەو بڕوات بێ کچی وایە دکتۆر لە ژێر بەتارێکەوت بۆ لای قسەکەی دکتۆر ڕاستە ئیستا خەڵکەی نەخەوتەوە شەربی هەڵسم سوێنە خوارە لە ژێر بەتارێک هات بە دەرەوە دایکوتەوە چی بووە هیچ بووە نە وەڵا هیچ نەبووە دایجە قەینە ئەڵێ ڕق چوون بەس بە پەلانێ دەم چاو خۆم شۆ دواتمە سەر خوێندن قسەکەشی زۆر ڕاستە گرنگە یعنی ئەم دقیقە ئیستا لەگەڵ ئێوە قساکەین احتیمال زۆرە خەڵکێکە بە ئیهمالی بکە احتیمالە خەڵک نەخوێنێ احتیمال ئەم قسەی جەنابەت وەرینگرێت تۆ ئازاب و لێزان بە هەڵ بدە تۆ یەکێک بلەو دەرەجە باش و چاکانە چونکە خۆتان چاکەزان لە هەموو کوردستانە يعني علمي تقريبا نزيكي 100,000 طلبة هي أدبيش نزيكي 50,000 أدبي هي بس صناعة وبتجارة وبشريعة وشكو أوانش هالبولي دوانزانة أوانش نزيكي 20,000 احتمال هني لما نجدو صالة بين خواني اشتبتو هني كان بون تحسين معدل بين كاتم منافسة يعني توكو علمي منافسة 100,000 كي أدبي منافسة زياتري شكات شو علمي كان شو أنا كاني أوان بركاتوا كاتم جرينجا أما جرينجا تو هميشه بيزاني بوي هر كاتي بيزار بوي بتاقد بوي بڵێ مەسەرن لەم مەجلیسەیە ئەزیزێک حەزی لە توبە برایانە پێت بڵێم لە هەموو کوردستانە 700 کەس لە توبی عام وەرەگیرێت هەوڵ بدە تۆ یەکێک بە لە 700 حەزم لە ئەسنانە لە هەموو کوردستانە لە حکوومیەکان هەمووی 500 بۆ 550 ئەسنان وەرەگیرێت تۆ یەکێک بە لەوانە حەزم لە سەیدەلەیە لە هەموو کوردستانە 500 کەس وەرەگیرێت لە 100,000 کاتە تۆ بێ یەکێک بی لەو 500 ئەو 100,000 خۆ منافەسە وایە ئەی جەنابەت ئەڵێ ئەی بۆ محەممەد ناخوێنی وەڵام منیش ناخوێنم دەبڕۆ چاو دەرچێ دایک وایە لە دکتۆر جا منافەسەی منەکە ئەچم بۆ بازار وەڵام منیش دێم بۆ بازار ڕێڕۆ لە تۆ قچێ لە من وەڵام منیش دێم ئەچی بۆ فلان وەڵام من بۆ ئێوە خەون شەد بە منیش بخەوم هەی لەو وای بۆت بمرم وای بۆت بمرم لەو عەقڵە جوانت وای بۆت بمرم لەو مێشکە و عەقڵە جوانە تۆ لە منافەسەی خوشک و براکەی منافەسەی دایک و باوکەی منافەسەی هەندێک کەس بکەی کە بەداخەوە تۆ نابێ منافەسەیان بکەی بۆیە خاڵە لە خاڵەکان کە زۆر گرنگە هەمیشە بۆ سەرکەوتنتان لە ژیانە پلەیەکی منافەسیتان هەبێت کۆمپیتیشن زۆر گرنگە بەردەوام تۆ بەردەوام منافەسە بۆ هەموو ژیانە ئەشەدوو بچۆت چوویتە تۆپ چوویتە هەندەسا یەکەم بە چوویتە ڕاگەیاندن هەوڵ بدە یەکەم بە چوویتە بەشی کۆمپیوتەر هەوڵ بدە یەکەم بە چوویتە ئایتی هەوڵ بدە یەکەمی ئایتی بە دوای چوویت بووی بە فیتەر یەکەمی فیتەرەکان بە چوویت ئیشی تیجارەتت کرد هەوڵ بدە لە زۆریان باشتر بە چوویتە بەشی شەریعە و بانخواز بووی هەوڵ بدە لە باشترینەکانیان بە هەمیشە تۆ هەوڵ بدە باشترینەکان بە کەمە خاڵێکی زۆر گرنگ و موهیمە بۆم کچ و کوڕانە یەکێک لە هۆکارەکان یعنی زۆر جار پێم ئەڵێ کاک تۆ نازانم بۆ سار بوویتە تۆ زانی بۆ سار بوویتەوە چونکە خۆت بەراورد دەکەی بە فاشلەکان خۆت بەراورد ناکەی بە سەرکەوتوەکان یعنی لەم ماوەی تەلەبەیەکم بان کردووە دایکی وتی کاکتۆر بشکم بە شەخصیەنێ قسەی بۆ بکەی سێ وەڵامەکەن جانێکتانێ ئاوا سەقەتن ئاوای وەڵامە دەنەوە سێرەکەم 3 دەرس کەوتووە ئەڵێم بڕۆڵە بۆ 3 دەرس کەوتووی وەڵامی چی بێ باشە کاکتۆر بەس نییە من 3 کەوتم هەیە 5 کەوتووە وای بۆت بمرم وەرە بانە بیتە چاوە ئەڵێ بەس نییە من 3 کەوتم هەیە 5 کەوتووە تو خوا ئەمە منافەسەیە تو خوا ئەمە جەواب هەر بە جددی وتم لافیتێکت بۆ ڕەواسە بتوێت تۆ بەرەکەت ئارە وەڵای دکتۆر گیان لەگەڵ ڕێزمە بەڕاستی بەس نییە من 3 کەوتم هەیە 5 کەوتووە ئەوە هیچ باسییان کرد لە سلێمانی نەفەرێک بەس دین ناجح بووە بە دایک و باوکی چی و تۆ باشە پیا و دینی سەلامەت بێ ئەو کاتر مشکلە نییە برارۆ لەو پۆزە هەتا ئەمە تەلەبێت چوختی زۆرمانەیە بتێتی دایکیان چێ لە فیزیا و کیمیا لە قیامەتا محاسەباکرێ بەس لەسەر دینت محاسەباکرێ بەس نییە من دین ناجح بوومە خۆ فیزیا و کیمیا و نازانم چی بۆ قیامەت زۆر مهم نییە های وەڵی برا حاڵم جوانە گەر ئاوا بیرکەیتەوە کەواتە خەڵەتی بۆیە دین وات پێ ناڵێت تەمەنا دەکەم ئاگادار ئەزیزم کچە جوانەکانم کوڕە جوانەکانم سەری عەڕۆم بۆی فریا بکەوین هەموو خاڵەکان لەمە دوا پیشە دەست پێکە تا ئێستا تۆ پیشەت بریتێ لە قوتابی پیشە نییە وەکو پیشە بەس بۆ بەڕێکردنی هەنگاوەکانە ئەگەنا شتێک نییە بەناوی بڵێ بچیتە شوێنی بڵێ چی تاو کردو من قوتابیم تاو کردو قوتابی چی تاو کردو یا خوێنکارم تاو کردو ئەوە ناخوا ئەبێ پیشە لەمە دوا پیشە دەست پێکە ئازابە پیشەیەکی سەرکەوتوت هەبێ لە ژیانە من نازانم تۆ پیشەکەت حەزت لە چییە بەس دەمە دوا پیشە دەست پێ دەکات و ئەم پیشەش دەگەڵ تا ئەڕوا هەتا ناو قەبرەکە یعنی کە ئەمریک ئەڵێن ئەلفاتیحا بۆ دکتۆر فڵان
خوا عافوی کام نازانم چی ئەڵێن تازەی کێ وڵا پارێزەر فلان ئەڵێن ئەمە کێ مردووە یان کێ فلانە ئەڵێ وڵا یعنی هەتاوەکو مردن ئەسڵەن دوای خۆشە دەگەڵ تا ئەڵێنەوە کێ وڵا و کوڕەزای نازانم دکتۆر فلانە مامۆستا فلانە کاک فلانە پارێزەر فلانە یان ئاوی کەسێک کە لە ڕاگەیاندن دەوامێک کردەوە فلان بوو کەواتە پیشەکە لەگەڵ تا ئەڕوا کەمە خاڵێکی گرنگە دەبێت ئیشی لەسەرکەی ئێمە تا لە تەمەنی ئێوەیە پیاوڕات زۆر قسانیان زۆر بۆ ناکردین هەروە بەڕێمانەکرد بەس ئێستا من برایانە پێتەڵم تۆ دەبێت لەمە دواتر بیر لە پیشە بکەیتەوە بۆیە من پێم ناخۆش کچێک یان کوڕێکە دێنم من حەزت لە چێ لە ئیهی ئەڵێ بڕۆ لە حەزت لە چێ ئیهی چی تۆ دەبێت حەزت هەبێت دەبێت پیشەت هەبێت لە مێشکە یان هەنێ جارە چی کاک ئەڵێم بەتەمای چی بەتەمای خوا بوتم بۆ ئێمە بەتەمای باعەکەین هەمومان بەتەمای خوای تۆ دەبێت شتێکە بێت لە مێشکتا دین وای فێرکردوین بۆ معلوماتی جەنابتان ئەوە یاسای قورئانە کوڕەکان کچەکان ئەنا عند ظنی عەبدی بی من بە جۆرەی گومانی عەبدەکانم ئەوە یاسایەکی دینیە یاسایەکی قورئانیە من بە جۆرەی گومانی عەبدەکانم گومانەکە بخەرە مێشکتەوە بۆی بژی بەڵام من ناڵم هەروە خۆتەوە حەزێک دەبێ بۆی نەژی بڵێ وەڵام من حەزم لە ئایتیە بەڵام بەقەت ئایتی بگرە بە زیاتر هەوڵ و کۆشش نەکەی کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگ و مهمەکە لەمە دوا پیشە دەست پێ دەکا من نازانم تۆ چیت هەڵگرتووە هەموو پیشەکان پیرۆزن هەموو پیشەکان پیشەیەکن کە خوای گەورە دایناوە زۆر باش و چاکە مەزبوطە بەڵام هەوڵ بدەر لە ئێستەوە پیشەیەکی باش و چاک بۆ خۆت دابنێ چونکە برایانە پێتان بڵێم لە 65 کەمتر بێنی ناوت دەهی شوێنە نایەتەوە وەک وایە سفر بەدەستەوە لە ماڵەوە بێدانشی کە بەڵایەکی زۆر گەورەیە هەمە کچم هەیە کوڕم هەیە بێتاقەت ناڕەحەت یعنی لە ماوە باسی کچێکیان کرد و کاکتۆر بەشکم قسەی لەگەڵاو کە سێرم کە خەریکە تووشی نەخۆشی نەفسیە بێ مەمەس بۆ لەبەرەوەی لە ماڵەوەیە هەموو کچ و کوڕەکانی برادران چووە زانکۆ و پەیمانگا ئەمیش هەر لە ماڵەوە ڕۆژێ 2 ڕۆژ 10 ڕۆژ 15 ڕۆژ کچەکەم دوانە لە کاکتۆر زۆر جار هەستەکەم خۆم زۆر فاشلم یەک دوو جار محاولەی کردو خۆی بکوژێ پیشانی مامۆستایەکی ئاینیان داوە تێری و تێتی جنۆکەی تێچوە دوانی تێچوە دوان اخرج يا عدو الله اخرج يا عدو الله کێشایەتی بە قاچیا بەشکم شەیتان دەرکرد کوڕە شەیتانی چییە و نەیخوێندووە ئەو دەرەجەی نێناوە خەفەتی ئەوەیە شەیتانی چی نازام شەیتانی چیان ئازەربایجانیە و دانێکیان نازام وتم ئەمە کەیەوە لە جوانە ئازەربایجانێک بچێتە گیان ئەمەوە ئازەربایجان ئەو هەموو چاوشین و قژزەردە بۆچی ناچێتە گیان یەک چی داوە لەم بەجددی ها گاڵتەکردنمانە بە عەقڵی خۆمان زۆر جار بۆیە تەمەنا دەکەم لە برای خۆتان وەریگرن ئەزیزەکەم کچە جوانەکەم کوڕە جوانەکەم لەمە دووە پیشەکان دەست پێ دەکە هەر پیشەیەکە هەڵێگری هەمووی وتم دیسان و دەڵم بەس کە لەگەڵ ئەو سەدرەی کردتە بەرەتر لەگەڵی ئەڕۆی دانی من ئەمڕۆ قسە بۆتە لەبێ هەندەساکەم دوایەوە لەبەرەوەی کە بووە بە هەموو هەندێزیتر ئەمڕۆ باسی بۆکەم چۆن بواری هەندەسەی خۆی بەکاربێنێ لە ژیانە بۆ سەرکەوتن ئەگەر یەکێکی تریش بۆ ئەو هەفتەی پێشوو بەشە تۆبیەکان لە کەرکووک سیمینارێکە بوو پێی دەڵم چۆن بوارە تۆبیەکان بەکاربێنن چونکە ئیتر ئەچێتە ناو ئەو بوارەوە ئەچێتە ناو ئەو فێڵدەوە ئەچێتە اختصاسێکی خۆیەوە ئیتر بە ئەهلی بێ بە حکومی بێ کێشەم نییە یعنی من ئیشکارم لەوە نییە جاڵی تۆ دکتۆر تەعینات نییە تۆ بەشێکی تۆبی تاوا کردووە خۆت لە خەستەخانەیەکی ئەهلیەوە ئیشەکەی بەسن بەشێکی هەندەسەت من برایەکم مهندسە لێرە زۆر جار بە نمونە هێنامەتەوە ئەسڵ هەر ئیمانی بە تەعین بوون نییە بەخوا ئێستا تەعین بوون بێتە بەر دەرگاکەی نییە لە دکتۆر موظفی کۆیلێتیە دانیشی بە دیار مەعاشێکەوە بۆ خۆی ئیشی حڕەکە مهندسە ئێستا پێم وایە ماڵی لێرەیە چه ساڵە ناتۆ بستێمانی لە ڕێی بۆ نەمووسڵ ئیشی خۆیەکە و دەستی خۆش بێ ئیشی کۆمپانیای خۆیەکە و شەریکەی خۆیەکە خۆی و تەنێڕە دکتۆر بە 3 مانگ پێیەکەم بە 9 مانگی خۆم عەقڵە بەس بەچی ئەم برایی من بەچی دوای پۆلی 12 دەرەجەی هێنا و بە نمرەکەی چووە هەندەسەیەک و بە هەر هەندەسەی هەولێری تاو کرد و بە بۆنی هەندەسەکەیەوە خێزانێکی مهندس چیەناوە و بە بۆنی مهندسیشەوە لە هەولێرە ئێستا ئەنگۆ قساکە ینی ڕێک بۆتە مۆجەکەی گۆڕا و مناڵەکەی تەواو کەواتە ها عەقلی گۆڕا تەینی گۆڕا مناڵی خێزانی خانەوادەی ژنهێنانەکەی گۆڕا ئوستوبی ئیشەکەی گۆڕا ئەسڵەن ئەوەنی کە تەقریبا بۆ 10 ساڵە چێت ئەوەنی لە هەولێرە سەتادەی ئەوە لە سلێمانی نییە دێتەوە پێنجشەمە و جومعە بە پەلەوەڵا ئیشم هەیە کرێکارم هەیە ببڕۆمە بۆ مەشروعەکە عەقڵە ئەمە گەورە پێتانەڵێم تکایە وریابە کاتی گاڵتە و سوعبەت و حرکە و پێکەنین نییە سەیری سایت و پەیج و مامە یەک سایتم بۆ هێناوی جەوە سایتت بۆ هێناوە هەزانم چی سایتێکت بۆ هێناوەی زاڵم سایتێکت بۆ نێرم جەوە ئەم شەو مەخەوەینە سعادە بۆتە نێرم ئاوی زمزمی بۆ نێرێ خۆ تێگەن نانە تێگەن عاقڵن بۆیە نێرێ لینکەکە جەوە شەبەکەت فولەکە شەبەکەک ڕەبی شەبەکەت دابەزێ باشە ئەتوخۆ ئەمە خێر و بەرەکەتە بۆ برادەرەکانی نێری ڕەبی خێرت نەنووسێ بۆیە تکانێ دەکەم ئاگادار بە هەموو ئەوانەمان هەیە بۆیشە زۆر حەزەرەکەم لە گروپ چات و زۆر حەزەرەکەم لە سۆشیال میدیا و زۆر بەڵایە ئەنتەرنێت نەک دانە و دوان
ئەم قسەی لەم برادر سۆزەتان وەرگرە لە دسۆزی قسەتان بۆ کەم کوڕەکان کچەکان نەک دانە و دوان دەیان تەلەبە هەیە لە زانکەوتێتی کاک دکتۆر ئامە بەدەستمەوە خێری ئەوە نەنووسێوا بۆی کڕیم ئامە قوڕی کرد بە سەرماگەر نایسە من لە کۆلێژێکی بەرزتر بووم دەیان تەلەبەی وام دوانەوە پارچە ئاسنێک کە بریتیە لە مۆبایل کە هەمووی لەوە چێ بای 300-400 دلار بێت تۆرە هەموو ژیانت بگۆڕێ ئاوە پەس بۆ لێ وتێتی ڕەبی خێری ئەوە نەنووسێوا بۆ میکردوتم چێ بۆتی کڕۆڵا خاڵم وتم وڵا ڕۆڵە خاڵت بۆتی کڕی بۆ باشە خۆ نەیکڕی بۆ سایت و پیج خۆ نەیکڕی بۆ قلیبلی زانم چێمەی دڵ و تیر و خاکە نازەکە و سڵاو بێتۆ ناژیم ئۆکسیجینە توش کۆرۆنا بوو بێتۆ ناژیم یان بۆ یەکین یان بۆ گڵین وەش فێر عەشق بووە فێر دڵی پیا کردووە دڵی پیا کردووە دڵی گەورە بووە بەڵام ئەمە هەڵەیە ئەمە لە کات و شوێنی خۆیە دوێنە لەو ئامادەی سلێمانی وتم سوبحان الله ڕاستەی ژیان چۆنە ئێستا ئێوە بە تەمای سەرنج ڕاکێشانی ڕەگەزی بەرامبەرن کە کاتی خۆی نییە با بچۆ زانکۆ و نزیک تەواو بوون بە ئەسڵەن دایکت ئەڵێ کچم بە تەمای چیت ئەسڵەن باوکت تەلەفۆن بۆ منەکاڵە کاکتۆر کوڕێکم هەیە 2-3 ساڵە حەز دەکەم ژن بێنێ هێشتا ژن نانێ خێرتەگا بەشکم ئیجباری بکەی بەشکم بۆ نمونە قەناعەتی پێ بکەی ژن بێنێ کە کاتی خۆی هات گەی ئەسڵەن دایک و باوک تەکلیف دێکا کچە جوانەکەم کوڕە جوانەکەم مەجلیست بۆ دادرێ و تەرتیبات و پەسینە پاقلەوە هێندرێ بەس ئێستا نا ژێربەژێر نا ئێستا نا وا بزانم سەیرم مەکا دڵی تێم چووە تو خوا وەرە جنۆکە تۆ چیت ئاخە دڵی تۆ چێ بچێت ئاو بەلاچاوە سەیرێکات چومەس ئەویش تەواو نییە بەلاچاو سەیرێکات خۆی پێویستی بە عەمەلیاتە وەڵا وا بزانم ئەو کچە دڵی بۆ مەجوڵێ وەڵا وا بزانم ئەو کوڕە بۆیە تۆزێ مەکتەبی تێکەڵ تۆزێ بەڵایە ها بە پیاو ڕاست بڕە تۆ دەبێ ئاگادار بن هەرچەندە مامۆستاوتیان هەندێک شوێن و هەندێک بۆن نەکە دڵسۆزە مامۆستا دڵسۆزە ئەگەر هادووتی چێکە نێرە یاڕدەی هەرێکەی بۆ پۆلی خۆی بە دڵنیاییەوە ئەم مامۆستایە لە باوکە دڵسۆزترە من مامۆستاکان زۆربەی ناناسم نازانم و ئەکەن یان نا بەڵام ڕۆژێک مامۆستایەک دێت لە شوێنێکا کچ و کوڕێک وەستاوە یان دواتیانێ وەستاوە کە پێت دەڵێت وەکو لیژنەیەکی مراقەبە بە دڵنیاییەوە دڵسۆزتە بەس ئێستا هەستی پێ ناکەی با کاتی خۆی بێ اینجا ئەزانی کە چۆن باجی هەندی هەڵسوکەوت و تەسەڕوفاتە دەیتەوە بڕۆی سەری هەموو پیشەکانە هەڵی بژێرە لە کرێکاریوە لە لامانە هەتا وەزیر و مدیر عام خۆ من ئەندام پەرلەمانم هەیە ئێستا کێن لە هەر لیستێکە کێشەم نییە لیستی ئیسلامی ئەلمانیا ئەندام پەرلەمانم هەیە لەم کوور هەولێرەیە وەکوتی خۆی ئاوە دەرەجەم جێدوەنم بە ئێوە پێوتوتە وەکو ئێوە ئەندامی محافەزەم هەیە لە سلێمانی وەکو ئێوە ئاوە پێم و تۆ بخوێن و سەعید بکەیسە بخوێ ئەندامی محافەزەیە دەستی خۆش بێ بۆ بەرزترین باڵا تۆ دەتوانی پێی بگەی ئەزیز دەکەم ئەوە هیچ ئەلحەمدولیلا چکە تەمەنم هەیە مناڵ نیم مەکتەب سیاسی و سەرکردایەتی زۆرم هەیە لە زۆربەی حیزبەکانە کە وەختی خۆی یان لە تەلەبایەتی دادێ یان لە ماستەر یان لە زانکۆ کە دەرزم پێوتەوە گرنگە دەستی خۆش بێ بخۆی خۆی گەورە کردووە بەڵام پیشەکە بەچی هەڵی بژار ئەندام پەرلەمانیش ئەگەر دەرەجەی پۆلی 12 نەبێ و شەهادەت نەبێت ناتوانی مامۆستا ئەتەوێ ببی بە قایم قام ئەبێ ئیلا بەشی پارێزەریت پێم وایە تەواو کرد بێت ئەتەوێ ببی بە محافەزە کەواتە بێ شەهادەیەکت هەبێت ئەتەوێ ببی بە وەزیر کەواتە بێ شتێکت تەواو کرد بێت ناخوا ئەمە زمانی بنەوەتەکان نییە من زۆر خۆشحاڵم کە وای لێهات زۆر خۆشحاڵم تەمەنا دەکەم وای لەبێت ئەوەی وەزیرە لە ماستەر کەمتری نەبێت ئەوەی نازام چی لە دکتۆرا کەمتری نەبێت ئەوەی فڵان لە چی کەمتر تەمەنا دەکەم وای لەبێت ئەوەی کە لە ئاواتەکان ئێمێ بۆی ببێ بە سیستەمێکی ئەکادیمی ناکرێت ئەسڵەن وای لێبێت فڵان شت ئەبێ 3 زمان بزانێت کە ئێوە خۆشبەختن لە ئێستا خۆتانی بۆ حازرەکەن ئێستا خەریکە وای لێ دێ ئێستا ئێمە لە خەستەخانەی ئەهلی من لە سلێمانی دەوامەکەم کاکە ئەڵەن سکرتێر وەرگەڵە بە قوربانە کەس وەرمەگرێگە 2 زمان نەزانێ بۆچی مەمەسا زمان نەزانم بۆ چیمە چکە زۆربەی نەخۆشەکانم یان عەرەبە یان ئینگلیزی قساکات چکە جارێ تورکە فارسە بۆ نمونە فڵانە ئەندەنووسیە کەواتە ئێستا وای لێهات و هەموو شتەکان مەرجەکان زیاد بووە تۆ دەبێ عاقڵ بی فریای ئەم مەرجانە بکەوی ئەگەر نان لە کاروان دوا دەکەوی بەداخەوە گەروریانە بی داهاتوت لە مەکتەبی بارزەوە دەست پێ دەکات برایانە قسەتان بۆ کەم ئەزانم ئێستا پۆکێتمەنیە ئێستا ئەزانم دەست ناکەی بە گیرفانی بەتاڵە بەڵام کوڕەکان ئەم قسەیە لەم برایەتان وەرگرن 3-4 ساڵی تر دایک و باوک دەستت لێکشێنێتەوە 3-4 ساڵ 5 ساڵی تر ئەم وەختانە تر هێواش خۆت مەسئولیەتە لە ماڵێکا و خێزانێک و ژنت هێناوە یان شوت کردووە تر هێواش دارایەکە کەوتوتە سەر خۆت ئەو وەختە قسەی ئەم دکتۆر بەختیارەت بیرەکەێتەوە ئەڵێ وتی وریابە بەرەو داهاتی سەربەخۆچیت بەرەو ئەواچیت خۆت بودجە پەیداکەی بەرەو ئەواچی خۆت ئیش و کار و کاسبی بکەی ئایا بیری لەوە کردوتەوە ئایا وەکو ئافرەتێک بیری لەوە کردوتەوە کە شەهادەیەکت هەبێ بۆی لە داهاتووە زۆر دەست لە پیاو پان نەکەیتەوە یان هیچ نەبێ یارمەتی پیاو بدەیت هیچ نەبێ خەسوو هەموو سێ دانیشە بڵێ بووکەکانم هەمویان شەهادەدارن بەس ئەمە نانخۆر و جێگرە نانخۆر و جێگێر
بۆی پۆست دێنەدا بەسەرتە گرنگە ئەم عەقلەتە گرنگە پێش ئێوە ئەم قسە بە خوشەکانی خۆم و تۆ ڕۆڵە کاتێک کە شتێک تەواوەکەن سەرتان بەرزە بێ شانازی پێوە دەکەن خەڵکێک بە ئاسانی بۆ نمونە بێتاقەت و ناڕەحەتت ناکە سوکایەتیت پێ ناکە کە داهات ئێستاکێت تێکڵاوی هەموو شتێک بووە خۆمان ناواقعەکانی ئێمەی پیاو کە لە پێشەوە دانیشتوونەوە خوشکە بەڕێزانش کە شوێیان کردووە زانین هەر بوونی داهاتەکە جارێ پیاوەکە زیاتر ڕێزە لێ دەگرێت ئافرەتەکە زیاتر ڕێزە لێ دەگرێت پیاو هەیە بەس دەبەرەوەی بوونی داهاتێکی باش و چاکیەیە خەسوو غەزووری زۆر پێی ناوێرن سوکاتی پێ ناکەن نەفەری کەشم هەیە لەبەرەوەی ئیشێکی نییە کاسبێکی نییە هەموو ڕۆژە پێڵن دوو لە ڕووجەناو پێتەڵن تو خوێڕیت تو هیچی تیا بەسەر نیە تۆ فڵانی مالعلم خۆتای خۆشی وەختی خۆی هەوڵی نەدا کۆششی نەکرد ئیشی فێر نەبوو پیشەیەک فێر نەبوو ئەگەر نەشی خوێن پیشەیەک فێر نەبوو لەبەرەوەی ئێستا هەموو دەقێک بۆتە بنێشتە خۆشە کاکە گەروانە بێت بەخوا کچەکە لێستەنی و کاکە گەروانە بێت بەڕاستی فڵان ئەویش دەڵێ ناو نازانم چی و وای دەهاتوو اینجا بۆتە عاجزبوون و بۆتە تەلاقدان و بۆتە جیابوونەوە و بۆتە تۆران من نامێ وابێ من گەورە لەگەڵ ئێوە قساکەن بۆ دەسم پێ کرد گەورە قساکەن وەکو مناڵ قسەتان لەگەڵا ناکەین لە ئێستەوە بۆ 2030 قسەت لەگەڵاکەم کە 2030 لە ماڵ و حاڵی خۆتای لە کوڕ و لە کچ ناڵم هەمووتان بەس زۆری نەتان 2030 6 ساڵتر 7 ساڵتر ئەم وەختە چوویتەتە ماڵ و حاڵی خۆت لە یەکێ لە خانووەکانی ئەم شارەی احتیمالە لە قەزا و ناحەیەکی تریش بیت تەواو کەس نەما خۆت و وەرەقەکە و شەهادەکەت تەمەنا دەکەم ئیشی لەسەر بکەن بۆیە مێڵە دابڕێ لە جیهان بە قوربان کوڕەکان کوڕێک لە کاکتۆ حەزم لە خارجە بخوێنە کچێک لە کاکتۆ زۆر حەزەکەم خارج بینم بخوێنە کوڕێک کچێک لە کاکتۆ زۆر حەزەکەم هەندێک وڵات بە مملەکەت بگەڕێم بخوێنە عەزیزەکەم بخوێنە بە خوێندەکە دانابڕێ ئێمە بۆ خۆمان ئەو مامۆستایان ڕەنگە هەنێکشان وەکو من لە دەرەوە خوێندە بێتیان بەڕاستی ئێمە ئازاتی باوکمان و ئازاتی خۆمان نەبوو ئازاتی خوێندنەکەمان بووە خۆشمان بۆنەی خوێندنەکەەوە کە زۆر وڵات و مەملەک من ماوەی لە مالیزیا بوومە ماوەی لە سوودان بوومە ماوەی لە مەسەن بۆ ئەوە هیچ ئاوان ڕیزی لێ بگرە لە ئێرانەوە لە مالیزیاوە لە تاوەکو ئەندەنوسیا دوای ئەوە سعودیە مەسەن ئیمارات قەتەر ئەوەکو خوێندنیان وەکو سەفەر ڕۆشتومە ئەو ئاوا اینجا سوودان اینجا ئاوایان تورکیا اینجا ئاوا ئەڵمانیا بەلجیکا فەڕەنسا هۆڵندا خوا شاهیدەوە بۆی نەڵێن وڵات فشەگۆکە ئەمانە بەچی بینیوە بە خوێندنەکەم پیاو ڕاست بڕۆ بەبوونەی تاڵەبانیەوە نەچوومە پیاو ڕاست بڕۆ بەبوونەی شێخ کەمالی باوکشمەوە نەچوومە خوا باشی بۆ بکە پیاوێکی بەڕێز تا بدەن پێڵای ماچەکەم بەس خوێندنەکە بۆتە حەسانەیەکی دیبلۆماسی بۆتە جەواز والله وبالله وتالله فیزەی شنگڵ هاتووەتە ناو ماڵەکە بۆم لەبەرەوەی لە کۆمپانیایەک لە خەستەخانەیەک ئیشەکەم ئەو بۆی وەرگرتوومە خەستەخانەیەکی ئەهلیوتێتی دکتۆر جان ئەوە سەفەرێکمان بۆ داناوی بۆ هۆڵندا بۆ شەریکەی فلیپس پێمان خۆشە سەردانێک بکەیت فڵان ماڵتان ئاوا بێ مەمنونم زۆر باشە هاتوومە مقابلەم کردووە و ڕۆژێک فیزەکە و چوومەتە بۆ تەیار هەتا ڕۆشتوم و هاتوومەتەوە مەسەرفەکەش ئەو کردوێتی ئەمە بۆیە بۆ دەڵم دەمەوێت گەورەبی عەزیزم مناڵانە بیر مەکەرەوە کوڕە جوانەکەم تەنها مۆبایلەکە بینی مۆبایلم پێ نەبێت جەڵدە لێمەدا بۆ جەڵدە لێ دەدا ئەفەنی ئەو مۆبایلم لێ بسەنی وەڵا حەزم ئیتر تاقەت خوێندنم نییە بۆ ینی مۆبایلێک ببی بە کۆیلەی مۆبایلێک ببی بە کۆیلەی سۆشیال میدیا ببی بە کۆیلەی سایت و پیجێک ینی ئاوا مناڵی گەردنم مازاکە کاتە توێشتا مناڵی من گەورەتر بووی من وام زانی تۆ لەو جۆر ئەم محاضرەم هەفتەی پێشوو لە شوێنێک لە مەکتەبی خۆمدا نا 2-3 هەفتە پێشیستە تقریبا لە دوای محاضرەکە کە تەواو نەبووم من ئەم غیرەتەمەوێ تەلەبێک هاتە دەرەوتی کاکتۆ دەست بێنە وتمزانە چێت تاقم لەگەڵا گوتی لەسەر دەستی تۆ لەم دەقەیەوە مۆبایلەکە دەمە دەست مامۆستا بەڵێن کە توێژەری دەرونیە لەم دەقەیەوە تا مانگی حەوت من مۆبایلەکە وەرناگرم من ئەم غیرەتەمەوێ ئەم عیزەتەمەوێ و بەخوا سوێنە بۆ خوارد وتم ڕۆڵە خوا سەرتەخە تۆ مادام ئەوەنە بەهێز بی ئەوەنە بەقوت بی بەسەر نەفسی خۆ تازاڵ بی بەسەر مۆبایل تازاڵ بی بڕیار بدەی لەم دەقەیەوە سۆشیال میدیا و بەزم و ڕزم و تیکتۆک و لایک و کۆمنت چییە من دوای ژیان دیسلایک مەکە هەر ژیان دیسلایک دەکە هەر ئەو برادرانەی کە ئێستاکێ کۆمنتت بۆ نووسێت دوای پێت ڕابێنێ نامەی بۆ نێرەوە دەچۆ لە کاکە من وەک تۆ دەست بەتاڵی من تەلەڤەی زانکۆم ئەی بیننەوە هەموو فلیمەمان بینیوە تەلەفۆنی بۆ کڕی لە چۆ لە کاکە من تەلەفۆنم داخست و نازانم چی و لەناو محاضرەم وازم لێ بێنە ئەو وەختە خۆت ئیحراجە بی تەریقە بیتەوە بەڵام دوای چی دوای ئەوەی کە هەستەکەی کە بەداخەوە فرسەتەکەی لە ژیانت لە دەست چوو باش بڕۆین چەند خاڵێکی کەممان ماوە بۆ جەنابتان ئەزیزانی خۆم ئەمە خۆی داگیرسێدیان دێتەوە تواتە تەمەنا دەکەم تەمەنا دەکەم ئینگلیز قسەیەکی جوانی هەیە ئەو قسەیە پێم وایە لە شوێنان لەوە چی خوێندی بێتان لێدا ئەڵێ think out of the box لە دەرەوەی سنووقەکە بیرکەرەوە تەنها لە دەرەوەی خوێندن و فیزیا و کیمیا بیرکەرەوە فیزیا و کیمیا و بیرکاری بەس بەوە مەبینە دەرەجە بێنم یان نێنم دەمهێنا و ناجحم ئەلحەمدوللا لە کۆڵم کردەوە یان ئەم ساڵم بەڕێ کرد گەورەتر بیرکەرەوە
چکە ئەو گەورە بیرکردنەوەی بەڕاستی گەورەت دەکات و داهاتوێکی زۆر باش و چاک و مەزبوطت بۆ دروست دەکات. چەند خاڵێکی کەممان ماوە بۆ جەنابتان. ئایا کە دەرەجەم نەهێنا نامرتاح و ناسوودا بم؟ من وەکو دکتۆرێک ئەمەتان پێ دەڵم کە خۆم علم نەفسی شەڵێمەوە لە زانکۆی سلێمانی ئەڵێم دەروونناسی سەلماندوێتی. گوێ لەم قسەیە بگرن. دەروونناسی سەلماندوێتی. هەر کاتێک کارێک ئەو پەڕی هەوڵ و کۆشش و ماندووبوونی بۆ بکەیت و ئەو پەڕی جوهد و تاقە بکەیت، دوای ئەگەر بەدەستی شەوە نەیات خەفەتەکەی کەمترە لە چاو ئەوەی کە نەت کردووە. واتە گەنجێکی جوانەڵێ ئەگەر دەرەجەم نەهێناڵم تۆ مرتاح و ئاسوودەیت، چکە دەرەجە بێنیت ئەوە زۆر باش و چاکە. دەرەجەش نێنیت ئەڵێ چی؟ تەلەبەی زۆری وام هێڵە کاکتۆر ئەو پەڕی هەوڵی خۆمدا مرتاحم. تەلەبە هەیە فۆرمم بۆ پڕکردێتەوە معدەلی 80 بووە. وتمە زیاتر ناتوانانی بێنێڵە دکتۆر جان ئەوەنم پێکرا. شەو نخونیم کرد، هیلاک بووم، ماندوو بووم، سۆسیال میدیام نەبوو، مۆبایلم نەبوو، چاوبەشقەڵێ و بەزم و ڕزمی ڕەگەزی بەرامبەرم نەبوو، سایت و پەیجم نەبوو، فلیمی ڕوت و ئەمسەر و ئەوسەرم نەبوو، نوێژ و تاعەتم هەبوو، پابەت بووم بە مامۆستاوە، پێش مامۆستا دەمخوێندەوە، لەناو پۆلا مشارەکەمە کرد. ئەوەنم بۆ هات، وجدانم مرتاحە. کەم وەڵامە زۆر گرنگە، وجدانم مرتاحە. ئایا تۆ وجدانی خۆت مرتاحەکەیت یان نا؟ من ئەوە زۆر دەی نازانم، ڕەنگە خۆت لە داهاتووە زیاتر بڕیار بدەیت کە ئایا وجدانی خۆت مرتاح کردو یان نا. باش کچ و کوڕە جوانەکانم، مەیڵە لە ژیان دابڕێت بەڵا گەورەکە بەرەو دوژمنەکانتانە ڕۆم. اینجا دوژمنت پێ بناسێنم و بەرەو ئەخیرەکان بڕۆین. بەڵا گەورەکە کە بریتێ لە هاوڕێ. ئێوە دەزانن زۆربەی توێژینەوەکان ئەڵێت لە کوردستانە ئەوانەی فێری جگەرابن، نێرگەلە، مەشروب، تلیاک 90 بەرەو ژووری بە بۆنەی هاوڕێوەیە. لەبەرەوە لە برای خۆتی وەرگرا هاوڕێی باش و چاک و مەزبوط بگرە. نەکەی نزیک بیتەوە لە هاوڕێی خراپ، نەکەی نزیک بیتەوە لە هاوڕێی ڕەشبین، نەکەی نزیک بیتەوە لەو هاوڕێیانی کە ئەمەلی بە ژیان نییە. چکە احتیمالە ئەو من زۆر جار وتومە احتیمالە برادەرێکت هەبێ فشەی بە خوێندن دێ باوکی دەوڵەمەندە وەکو تۆ نییە. من پیاوەڕاست ڕەوا بووم، من لەو جۆرە کەسە نەبووم کە باوکێکی خوا پێداوی زۆر دەوڵەمەندم هەبێت. بەبەرەوە هەمیشە دەموت دەبێ من خۆم دروستکەم، دەبێ خۆم داهاتوی خۆم دروستکەم. من زۆر جارم قسەیەم وتووە من نە دایک و باوکێکی نە مامۆستا و نە موهەندیس و نە فڵان نیم. دایکم تاسی ابتیدایی خوێندووە، باوکشم ئیشی نەوت فرۆشتنەکە، شانازی پێواکەین وە لە زانکۆ شانازی پێوەکەین. تۆ شانازی بە دایک و باوکی خۆتەوە بکە، بەڵام تەسلیم مەبە. ناکرێ بڵێ من باوکم نەخوێنەوارە بۆ چۆنە بێ من چۆن دەرەجەیەنم. ناکرێ بڵێ وەڵای ئاخر من دایکم نەخوێنەوارە چۆن دەرەجێنم. بەس وریای هاوڕێ بە. تۆ هاوڕێی باشم بۆ بگرە، تۆ وریای هاوڕێ باشەکانت بە. بەڕێزێکە لە کاکتۆر ئەگەر باش نەبوو ئەڵم تەنها خۆت بە، خۆت هاوڕێ خۆت بە کێشە نییە. بەڵام ئەگەر نەبوو لەوە باشتر و چاکترە کە چەند هاوڕێکی هاینەتە بێ. هاوڕێی فەیسبوک، هاوڕێی ئەنتەرنێت، هاوڕێی سۆشیال میدیا، هاوڕێی گروپ چات، هاوڕێی مەکتەب، هاوڕێی گەڕەک، هاوڕێی کافتریا و چوونە دەرەوە. بەڵایەکی زۆر گەورەی ئەگەر وریای نەبیت نادەکەم پەیامەکە گەشت بێت. ئەزیزانی خۆم، ئێوە لەمە دووە دەبێ ئاگادار بن خوێندنی ئێوە بۆ فامیلیش زۆر گرنگە. کوڕی خۆم کچی خۆم تەنها بۆ خۆت ناخوێنن. ئەی فامیلی، ئەی خێزان، ئێوە دەزانن ئەم مامۆستایانە شایەتیم بۆ دەن. جار وایە کۆبوونەوەی دایک و باوکانە بێت دایک و باوک زۆر لە تۆ زیاتر خەفەتەخوا. ئێوە دەزانن ئەوەندەی دایک و باوک مشوری ئێوە ئاخوات و خەمخۆری تۆیە. هەندێک گەنجمانەیە مراهقەوەندە خەمخۆری نییە. ئەزانی دایکێ تەلەفۆنی بۆ کردومە ئەگیرێ دەبەرەوەی کچەکەی چەند دەرزێ کەوتووە. ئەڵێ دکتۆر گیان خەفەتی لێ خۆم، چەند جار پێم وتووە کچم من وەکو خۆم نەخوێنەوارم، با تۆ نەخوێنەوار نەبی، با بڕوانامەیەکتە بێ، با موچەیەکتە بێ، با مەعاشێکتە بێ. ئێستش دەبیرمە لە کۆبنەوەیکی دایکان و باوکانە دایکێک هات کچەکەی هێنا هەنێ قسەی بۆ بکەم، چەند دەرزێ کەوتبوو. ئەیوە دکتۆر 10 جار پێم وتووە کچم من لە سایە ئەوەی کە هیچم نەخوێندووە، جاری وایە باوکت 5000 مەداتێ 10 جار پێم وڵێ کوا باقەکەی. بەڵام هەموو بووکەکانی تر لەگەڵ منە لەبەرەوەی بۆ خۆی ئیشێک و کارێک و کاسبێک و شتێکیان هەیە، هێشتا ئەوان سرفیان کردووە جاری وایە یارمەتی پیاوەکەشیانەدەن. سەری بەرزە یارمەتی خەسوو غەزدور و ماڵ و عایلادا تکادێ دەکەم باوەک من نەبی، ڕۆڵە باوەک من نەبی. ئاخ لەکوێی بێنم کچکە عەقڵی نەبێت، ئاخ لەکوێی بێنم کە کوڕ مناڵ بێت و بیر نەکاتەوە، لەکوێی بێنم چکە دوایی تا بەڕاستی بە ئاسانی تەعویز نایە. بۆیە لەمە دوای سومعەی ئێوە سومعەی دایک و باوکتانە و خۆشتان بەرەو فامیلی دروستکردنە چن. وە پێم وایە مامۆستاکان شایەتیم بۆ دەنەوانی کە تەمەنیان هەیە یەکێ لە پرسیارە زۆر گرنگەکان خۆزگا وانە بواە
بەس هەان لە ناو کەوانێم قسەم لێ وەرگرن یەکێ لە پرسیارە زۆر گرنگەکانە کە لە کوردستانە لە کاتی زەواج ئاکرێت ئەڵێت چی تەواو کردووە چی تەواو کردووە شەد بێ خەڵک ناڵە نوێژەکە یان نا ناڵە پارچەی پێوە یان نا لێدراوی هەیە یان نا بۆڵبەرینی گۆڕاوە یان نا دەستی یەکە یان دەستی دووە ئاخە دەستی یەک پارە ئاکات خۆتان نزانن سەعرەکەی زۆر گرانە دەستی دووتر تەقریبەن پارە کەمترەکە هەر لە بازاری نەکەش وایە بازاری سیارە فرۆشتنیش وایە تۆ دەبێت دەستی یەک بی بەڵام مهمترین شت ئەوەیە کە پرسیارەکە ئەوەیە چی تەواو کردووە خەریجی چییە وەڵا لە مەجلیسی وایە بوومە پیرێژنی وا پرسیاری کردووە ینی عەجیبم لاتۆم کوات سوزانێ بڕوانەوە بەس ئێستا بۆتە مەرجە لە مەرجەکان بۆیە تەمەنا دەکەم ئیشی لەسەر بکەیت باش یاڵە بەرەو کۆتا چوون بووم چی لەسەر منە من لە بارز خواحافیزیەکەم بە چی لەسەر تۆیە وەکو گەنجێک ئەمە لە منی وەرگرە take to the home بۆ کۆڵێ وەریگرە و بیبەرە بۆ ماڵەوە وەریگرەوە و بیکەرە ناو گیرفانتەوە بیکە ناو عەقڵتەوە چەند خاڵێک کە زۆر گرنگ و مویمە یەک هەوڵ بدە خولیات هەبێ هەوڵ بدە حەزت هەبێ کاتە لەم دەقەیەوە دروستیکە مرۆڤی بێحەز مرۆڤی بێخولیا لە ژیانە فاشلە و یان لە نەخۆشخانەی نەفسیەی بینمەوە یان لەگەڵ ڕێزما لە گروپێکی تیرۆریستیای بینمە خۆی تەقێرێت چونکە خولیای نییە حەزێکی بۆ ژیان نییە زۆربەی و کەسانە وایە حەزێکی بۆ ژیان بۆ گوزەران یان بۆ نمونە بە نەخۆشی بێتاقەتی و ناڕەحەتی و کەئابای بینم یان جارجارێ بینم لە سجنێ بینم خولیای نییە هیچ خولیایەکی نییە یان ئەوەتانی لە سوچێکی ماڵەکە یان لەگەڵ ڕێزما دەسەدا بە ئیشێکا لە سوچێکە عارەبانەیەکە مێزێکەوە تا مردن حەز و خولیای نییە کێ سەرکەوتۆ بێ خولیا گەورەکان والله چەند جار ڕێککەوتوتمە ئەرە جەماعەت کاکفلان لەکەوتی ئۆ دوکتۆری سەر لە ئەڵمانیایە ئەمود ئاهوو والله وەختی خۆشی زۆر بزێو بوو زۆر مهم بوو زۆر گرنگ بوو زۆر عەجیب بیرێ کردەوە سەرەکەی لە پڕێکا لە ئەڵمانیا سەر دەرەکە لە پڕێکا وەختی زانی برادێک سەرەکەی پۆستێکە کا سەرەکەی برادری خۆمانە لە فنلەندایە بۆ لەبەرەوەی حەز و خولیای هەیە لە پڕێکا سەرەکەم مەکتەب سیاسی و سەرکردایەتیە لە پڕێکا سەرەکەم لە کۆمپانیایەک ئیشەکە لە تەلەڤیزۆنێکە ئاسێکی بەرزیەیە لە بواری ڕاگەاندنا ئاسی بەرزیە بەڵام سوبحان الله ئەوانەی کە وەختی خۆی لە مەکتەب لەگەڵمان نەبوو بێحەز و خولیا بوون ئێستاش تەپیون ناویان لە کولەکەی تەڕیشان نییە تەمەنا دەکەم حەز و خولیات هەبێ دوو هەمیشە پرسیار لە خۆت کە بۆ واکەی دەیتەوە من وا تەواو بووم تۆ لە خۆت بپرسە بۆ واکەی کاکە فەرموو بڕۆرە بۆ ماڵەوە بۆ وا دەکەی 4 دەرس 5 دەرکەوتی بۆ وا دەکەی ئەمە وا ئەیهێنێت ئاوە ئەمە هەتا بردن بەردەوام بێت مەسەرەن مۆبایل زۆر بەکارێنی بۆ وا دەکەیت کات زۆرە فەوتێنی بۆ وا دەکەیت ئەنتەرنێت زۆر بەکارێنی بۆ واکەیت بێ قسەی بەرامبەر بە دایک و باوکت بێ ڕێزی بەرامبەر بە دایک و باوکت بۆ وا دەکەیت جددی نیت بۆ وا دەکەی کاکە بۆ وا دەکەی پرسیارکە ئەسک yourself هەمیشە مە گرنگە علم نەفس ئەڵێت باشترین چارەسەرە بۆ چارەسەری کێشەکانی مرۆڤ هەمیشە بپرسە بۆ وا دەکەم یعنی هەر لە خۆتەوە خەتێکە کاتە سەر برۆی سمێڵە تاشێر ئینەکات لێرەوە ئەیکا بە دیکی ئەیکا بە کەڵەشێر بۆتە پەن بەدەستیەوە بیرەکاتەوە تاتۆ بکە بۆ واکەی ڕۆژێک دایکێک لە کچێک تەمەند باوکی تەلاقی لێ خواردووە خەریکە کچەکە نانێرێتەوە بۆ مەکتەب کچەکەم بانگ کردوتم وەرە ڕۆڵە تاتۆیەکی کردووە باوکی تازە پیزانێ سوێنی قورئانی لێ خواردووە ناینێرمەوە بەکتەب وتم بۆ واکە هی وەلا بلێم چی وتم سفادەی چی وەلا بلێم چی چۆن نەبێ بڵێم چی یعنی سفادەی چییە تاتۆیەک ئەلێرە سفادەی چییە کە دوو لە ڕووجەنابەت بێعەقڵی نەبێ لەگەڵ ڕێزمە چی سفادەی هەیە ناوێری دایک ببینێ ناوێری باوک ببینێ و خۆشت قۆڵ ڕوت ناکەی لەبەرەوە خۆشت پێت ناخۆشە و لە داهاتووشتا ڕەنگە پیاوت بەوە ببینێت 1001 گومانت پێ بەرێ 1001 گومان کە من بینم لەم کوردستانی خۆمانە ڕووی داوە پیاو هەیە گەشتۆتە تەلاق ژنەکەی تەلاق داوتێت یان چیم تاتۆیەکی نازانم لە ڕانی کردووە لە سمتی کردووە لە پشتی کردووە تاتۆکە ڕەنگە زۆر ئەوەش نەبێت کە زۆر ناشرین بێ کارچەندە من لەگەڵ هیچ بە هیچ شێوێ تاتۆ بە چاک و خراپی لەگەڵیانێم بەڵام گەشتوتەوەی کە وتێتی تەلاق دەوتێتی ئەمەد کردووە بە چی پەنیتر دابێ لەبەر دەستی کیا کردوتە کێ بۆتی کردووە والله ئافرەت بۆمی کردووە بەزم و ڕەزمە و چۆتە ئینەکە و بزانێت چی سنتەرێکە و گەشت خەری و گاتە تەلاق بەشە تێک مناڵیشی هەبوو چونکە نەیەشتووە زۆر ئەم ئافرەتە نازانم چۆن ئەوینی کردووە تاتۆیەکی بچووکیشە زۆر ئایا نازانم چی لێ کردووە ئایا بە حساب چی خەری بۆ گەشت تەمەن مناڵەکەشتان لە دایک نەبووە حەمل بوو نازانم چەند یان بەس مهم حسابکە مناڵە کە تۆ کە حەملە بێ کوای مناڵ بێ 3 مانگ 4 مانگ دوای ئەوە وەڵام من نازانم چی و فلان و چوومەس ئەمە دوو لە ڕووی جەنابتان نەیویستۆ لە حەمامە بیبینێ نەویستە لە کاتی خەوتنا ببین نەویستە خۆی دزە کردو بەزمڕزم بیڵێم نێڵم وەختێ پێی و تۆ پیاوەکە تووشی شۆک بۆتێتی بە هیچ شێوەیەک یەکلایی یەکەمەوە بە هیچ شێوەیە ئەوە هیچ وتی شەوێک پێم وتووە ئەو توێتی بەخوا بە تەلەفۆن بۆ باوکتاک دە تۆ بۆستە نازانم چی بزانانی بەیانی چۆنە بێ بۆ قوربان بواکەی ئەزیزم هەمیشە بپرسە لە خۆت بوا دەکەی ڕۆڵە بوا دەکەی یعنی کە ویستت جگەرە بخۆی بوا خۆی یعنی خۆشە ئایا هەموو جگەرە خۆت ئێستا بە تەمانی وازی لێبێنێ
دەیکەیت تەحەداتەکەم بڕۆ لەو بازاڕە لە بۆ تەمەنەکان بۆ قەڵا ئەوەی 50 ساڵ 6 ساڵە بڕۆ لێ بپرسە مەگەر یەکی عەقلی لە دەستدا بێ ئیلا ئەڵێت ڕەبی خێری ئەوە نەنووسێ ڕووی بابی ئەوە ڕەش بە فێرجگەری کردم ئەی تۆ بۆ دەست پێ دەکەی من قسەکەم لەسەر تۆیە جەنابەت دەتەوێت بە دزەزەن لێرگە لە بخۆی بۆ دەست پێ دەکەی بپرسە هەمیشە بوا دەکەم پارە شەپلی شەپانەکەی بۆ دەکەم ئاوا سەرکەوتووە بی قەت فاشەل نابی والله هەمیشە لە لووتکە و لە قیمەیات بینم بەڵام بۆ مەرجێ ئەوە بکەیت دوایی چی لەسەر منە وەکوڵە لەسەر وەکو قوتابی بپرسە من چیم لەسەرە ئێوە تۆر مەبلەغێک پارە وەرەگرن ئەم مەکتەبە دەستیان خۆش بێ بەس ئایا چی لەسەر منە مقابلی ئەم 2000 دۆلارە من چیم لەسەرە ئەی بۆ معلوماتی جەنابتان لە ڕووی دینەوە تۆ وازانی گوناحبار نابی من وەکو برایەک پێتان دەڵێم گوناحبار نابی بەرامبەر بۆ پارەی دایک و باوک تاتە سەرفەکە ئێوە ئەزانن کچ و کوڕ هەیە لەم مەجلیسەیە دایک و باوکتان زۆر حەزەکە عەمرە بکە بەڵام عەمرەی نەکردو و پارەی بۆ تۆ سەرف کردووە تۆ زانی دایک و باوکتانێ بە ئاواتەوەی حەجێک بکات ناو خۆی بۆ حەج نەنووسێ بەڵام پارەی لە تۆیان سەرف کردووە تۆ زانی دایک و باوکی وایە بەدڵ حەزەکە سیارەکەی بگۆڕێ قەنەفە بگۆڕێ ژوورێ دروست کات چکە ماڵەوەتان بچووکە بەڵام نەیکردووە پارەی لە تۆیان سەرف کردووە ئەمە گرنگە تۆ هەمیشە بپرسە لە خۆت چی لەسەر منە یعنی بەڕاستی هەندێک گەنج ئەدوێنم بۆیە لە دڵەوە قسەتان بۆ دەکەم چکە من تەرەبەی وەکو ئێوەم زۆرە یعنی ئەی دوێنە بەڵام کاکە بپرسە چی لەسەر منە وەڵا بلێم چی بەس خواردن و خەوتن بە سیارە تێنێ بە سیارە ئەدبا خواردنی مەزبوط ژوورت بۆ دابین کراوە سپلیتی نازانم دووتانی ئەی چی لەسەر منە ئەمە دوایەوەی کە بووی بە دایک و باوک اینجا ئەزانی ئۆ چەندێک کەم تەرخەم بووین بەرامبەر بە دایک و باوکمان وەڵڵای کە ئێمە بووین بە باوک اینجا ئەزانین باوک چەند هیلاکە چەند ماندووە باوکی واتان هەیە لەم مەجلیسەیە دانیشتووە لە بەیانیەوە تا ئێوارە لەوە چێ بە پیکابێک سەوزە و میوە بفرۆشێت تا ئێوارە ڕەنگە 200,000 30,000 قازانجی نەکرد بێ بەڵام ئامادەیە ڕۆژانە 10 دۆلارە چەندێکە 20 دۆلارە بۆ نمونە لە تۆیان سەرف کا بۆ قوتابخانەیەک بۆ خوێندن و بۆ سەعیکردن و بۆ دەرەجەهێنانت ئەی مقابلی ئەم 20 دۆلارە من چیم کردووە ئاخر ئەم دقەی کە تۆ ئەمڕۆ 10 دۆلار 20 دۆلار کەوتووی مقابلی ئەوە باوکت لە شێخەڵای سەرەوە چ ئەمڕۆ کرێکارێک کا بە 20 دۆلار مقابلی ئەوە لەوە چێ من لەم ماوەی ئافرەتێک زانیم کچێکم هەیە تەسەوور کە دایکی خەیاتیە بە پارەی خەیاتی دایکی کچەکەی ناردوو بۆ لای من یەکچەکەم بان کردوتم هەواڵە بەخوابی مەکسی بە 30,000 دوورێ دایکت 100 مەکسی دووری و اینجا کە حسابکەم پاری خوێندنەی بۆ تۆی داوە 100 مەکسی 100 جار پشتی کوڕ بۆتەوە ئێبەسە کەچی سێرەکەی وەڵا خۆ ڕاستەکەی دکتۆر کچیش هەر خەریکی چاوبەشقەڵێ و ئاوا و برۆ یەک تاڵ و بەزم و ڕەزم و هەموو دەقەیەک و دوو جار سوراومان پێگرتووە یەک دوو جار سپیاومان پێگرتووە و نازانم چی و پەت و بەزم و ڕەزم و سێم بەزمە هینمان داناوە ساڵۆن نازام چیمان داناوە ئێدا عەقڵتە بێ ڕۆڵە بۆیە تەمەنا دەکەم زۆر باش و چاک و مەزبوط پلانێکی زۆر باش بۆ خۆت دابنێ کە بریتێ لە ئامانجێکی گەورە هەوڵ بدە پلانی بۆ دابنێ بۆ ئامانجە زۆر باشە چی بکە دکتۆر بەیانیان سەعات 5:30 بە هەڵسا شەوان هەوڵ بدە سەعات 11 بخەوە نیمەڕوان 3 چارەک سەعاتێ بخەوە هەوڵ بدە هەموو پێنجشەمە و جومعانێ مراجعەیە و هەفتەیە بکە ئاوا دەرەجە دەهێنرێ هەوڵ بدە بەرنامە و پرۆگرام دابنێ هێوا شواش پلانێ دابنێت برادەرەکانت کەم کەرەوە هێوا شواش مۆبایلت کەم کەرەوە بەمە دەرەجە دێت هەوڵ بدە سۆشیال میدیا وشت هەمووی لەناو مۆبایلەکە تا بکوژێنەرەوە تەنانەت ئەگەر دەتەوێت سەیری سایت و پێیجێکی مەکتەب بکە هیچ پێویست ناکە یەکێ لە بیانوە سەقەتەکان چییە بۆیە ئەنتەرنێتم هەیە حەزەکەم لە مەکتەب دانەبڕم ڤایبەری دایکت داخڵ بکە وەکێ قسێ ئەو تەلەڤانێکتانی ئاوا خۆتان نەخەڵەتێنن ڤایبەری دایکت داخڵ کە بۆ گروپی مەکتەب تەواو ئیشەکە حەل بوو دایە گیان ئەم تێلیگرامەیان ئەمە هەرچیان نەتپشانم دە بەڵام خۆت هەڵمەخەڵەتێنە هەمیشە ینی زۆر جارم قسەی دەڵم گەنج نابێ خۆی هەڵخەڵەتێنێ ئێمە زۆر جار وامان کرد بۆیە زۆر جار هەنێ هەنگاو دواکەوتین خۆت هەڵمەخەڵەتێنە چکە خۆ هەڵخەڵەتاندن هەندێشت بە زۆر بە خۆتی ئەیکەی بە باشە بەڵام بەداخەوە لە داهاتووە باجەکەی دەیتەوە هەوڵ بدە بە جواری و مەزبوطی وشەی نەخێر لە ژیانی خۆتان نادە چکە من وەکو بەختیار مەسەن ئاگام لێ بوو هەنێک سەیریەک تەنیشتێکت عەلاساس ئەمە چەند دەرزێک کەوتووە من ئەمانم هەمووی بینیوە تەلەبەم بینیوە بە 5-6 دەرزەوە داخل بووە تەلەبەم بینیوە بە 3 دەرزەوە داخل بووە دەرەجەی توپ و هەندەسەی هێناوە تەلەبەم بینیوە بە 58ەوە داخل بووە لە بەکەلۆری 93 هێناوە تەلەبەم بینیوە بە 63ەوە داخل بووە ئەسنانی هێناوە هەموو ئەمانم بینیوە لە بەژیانی خۆم هیچی دەگمەن نییە ئەوە نییە بڵێ وەڵایی من بە 50 معدەلم 50 لە چۆ ئەتوانم ساڵ تۆپ بێنم یان هەندەسە یان قانون یان ئینگلیزی بەڵێ ئەتوانی یوکان چکە مێشک زۆر لەوە گەورەترە لە بەرگەی حەوت کتێب نەگرێ بەجددی بە ینی مێشکی ئێوە بیرم نییە ژمارەکە بەس سەدان تێرابایتە ڕۆڵە تێرا نەک گێگا مێگای چی هەموو کتێبەکانی ئێوە چەند مێگابایتێک ئەگەر بیکەی بە PDF مێشک زۆر گەورێ زۆر وەکو دکتۆر ئێمەتان پێڵم ئەگەر بەقەد من مێشک بناسی کورە فشت پێ دێ لەگەڵ پۆلی 12 ئینگلیزیش لە بەرەکەی عەربی زەبتەکەی کورە بیر لەواکەی تۆ لە داهاتووە سینی لە بەرکەی چی لە بەرکەی مێشک زۆر گەورەترە کێشەی نییە
خۆ خەڵکی سلێمانیە بۆ ئیش و کاسبی چۆ بۆ سڵین فێری سڵینی بووە یعنی ئەوە نەبێ بڵێ وڵی ئەم وانەیان ئەم زمانەیان ئەم کتێبە قورس و ئیزعاجە تۆ دەتوانی بەس بەو مەرجەی سنووری بۆ دانەنەی هەیە لە مەجلیسیاڵە چی کاکتۆر بەداخەوە من بە چەند ساڵ هەوڵە دەم هەچۆنێ بێت لە ئینگلیزی لە 60 زیاترم بۆ نایە کاتە سنوورە دانا یعنی تۆ بە خۆت وت لەمە زیاتر ئاستم نییە کەەوە بەڵایەکی گەورەیە دانانی سنوور بۆ مێشک دانان من هەمیشە وا قساکەم ئەگە دیقەت بدەن گەورەتر بۆ کوڕە لەو ئاستەی خۆت قسە دەگەڵاکەم بۆ چکە قەناعەتم وایە تۆ ئاستت گەورەیە 10 ساڵترە مختە ئەیکێگەڕە کاکتۆر گیان نام ناچیتەوە ئەلەم ماوەی لە هین بووم لە زانکۆ لە کەلار بووم کە نەفرێکات کاکتۆر نام ناچیتم نەوەڵا وەڵام من تەلەبەی خۆت بووم ئەوتمە ئیسە چی وەڵاسە ماستەرم هەیە و تەلەبەی دکتۆراشم لە زانکۆی گەرمیانم بۆ نایبینم بە چەند ساڵێکی تر هەم ئەم دەموچاوانە ئەبینم کە جەنابتان پێی دەگەن بۆیە تەمەنا دەکەم ئینشاڵڵا ئیشی لەسەرکەن گۆڵی خۆت بنووسە ئامانجی خۆت بنووسە جوان و پوختە 1 2 3 4 مەزبوط بینووسە و ئینجا خۆت بە کەم مەزان ئەم خاڵە زۆر گرنگ خۆت بە کەم مەزان ئەی چی بکەم کلیلەکان بە چەند کلیلێک و کۆتایی بە قسەکانم دێنم کلیلی سەرکەوتنم بۆ بدۆزەرەوە هەر یەکە و کلیلێکی هەیە کوڕەکانم کسە جوانەکانم یعنی ئەگەر من برانە قسەتان بۆکەم سەرکەوتن لە ژیانە هەر یەکە و کلیلێکیە تۆ هەوڵ بدە کلیلی خۆت بدۆزەرەوە کە کلیلەکان چەند خاڵێکە کە لێرەیە ئاماژەم پێ کردووە ئەم دەشتە زۆر گرنگە چەند خاڵێکە یەکێکیان ئەم دەشتەیە ئەم دەشتە خەڵک ینی زۆر نایکا تۆ بیکە بەوە شازە بیت بەوە دەچیتە پێشەوە ینی عادەتەن مەسەن چی کۆمپانیایەک لە هەولێر سەرکەوتووە بێ کاسبیەک بکا کە خەڵک نایکە چی مەکتەبێک سەرکەوتووە بێ هەندێک شت بکا کە خەڵک نایکە چی مامۆستایەک سەرکەوتووە بێ هەندێک شێواز بەکاربێنێ کە مامۆستای تر نایکە چی دکتۆرێک سەرکەوتووە ئەو دکتۆری جۆرە عەمەلیاتێکە کاکە خەڵک نایکە کەواتە ئەم دەشتە ئاگادار بە یەک خەڵک گومانی هەیە تۆ یەقینت هەبێ کە ئەتوانیت دوو خەڵک فێر نابێت تۆ فێر بە تفتەخوێ و ترشەخوێ چییە فێر نەبیت یعنی فیساغۆرس چییە یاسای مندڵ چییە فیزیا و کیمیا چییە گۆشە تاودان ئەبێت چی بێت ینی تیارەیە خەڵکەیە هەر سیارەکەی دروست کردو تۆ بڵی معقولە جەناب نەزانی چۆن سیارە ئەجوڵێ گۆشە تاودان و فڵان خەڵکەیە کۆمپیوتەری دروست کردو تۆ معقولە نەزانی بۆنە پاتری چۆنە خەڵکەیە قەمەرسنایی دروست کردو تۆ معقولە نەزانی وزە و نازانم چییە قسە بەلاشە چییە ئەمە چییە تۆزە گەورەتر دیسانەوەڵم گەورەتر بیرکەرەوە خاڵی سێم دیساید خەڵک بڕیار ناداڵێ بابزانم یەکجاری لە چ ڕۆژەکەیە باشە خوێنم تۆ لەمڕۆ بڕیار بدە لەو قادمانە چوویتە خوارەوە بڵێ ئەم پیاوە قسەکەی ڕاستە وعد بێ لەمڕۆ دەست پێ بکەم دیساید ئەوە گرنگە تەمان بۆ معلوماتان ئامەیە خەڵکە باتە بەهەشت و جەهەنەم تەنانەت ئەڵێن فیرعەونیش لە ئەخیرا ویستی ئیمان بێنێت فیرعەون بە فیرعەونی خۆی هەر هەمووی ئەوەی کە کافر و ملحیدیشە لەو دەقەی کە ڕوحیە کێشرێت ئەگەر پێی بڵێ لەوەنگە مەجای تێدا بێت تۆبە بکە بەس ناگەڕێتەوە نییە تەنانەت هەر هەمومان کاچینە قیامەت ئەڵێ لەعەلنی ئەرجع خوایە ڕێگەم بدە بگەڕێمەوە نییە دەوری دووەمی نییە بۆیە هەر هەمووتان هاوین پەشیمانە بن بەس تۆ وا مەکە تۆ هەوڵ بدە لە ئێستەوە دیسایدە دوای خەڵکێکەیە هەر تاخیرێکات یان بۆ نمونە مەسەلەن ئەڵێ بەیانی دوو بەیانی نە تۆ بیگن دەست پێ بکە لەمڕۆ مەیکە عوتڵەکەی نەورۆز من ئەڵێم لەمڕۆ دەست پێ بکە مەسەلەن ئیمتیحانی 20ەکەیە ئیمتیحانی 60ەکەیە لە یەکەم ڕۆژی عوتڵەکەەوە مەسەلەن عوتڵەکە لەوە چێ 4 مانگ تەلەبە ئیزندرێ مەڵێ یەکجاری 19 مانگە خوێنم بە قسەم کە لە 4 مانگەوە دەستکە بە مراجعەی دوای نوێ ساڵ و پێش نوێ ساڵ ئەوە سەرکەوتنت بۆ دروستەکە ئەگەر ناتوانی خاڵە لە خاڵەکان خەڵک هەیە بۆ نمونە بەس وشێتی بابزانم چۆنە بێت وەڵا حەزم لێ وەڵا فڵانە وەڵا حەزم لێ وەڵا فڵان بەس خەڵک هەیە ئیشی بۆکە ئیش یعنی لەم ماوەی دایکێک تەلەفۆنە کاڵە چی کاگی تۆر مۆبایل ئەبەمە ئەودی و بەشکم لەگەڵ کچەکەما قسە بکەوتم بۆسە دایە بۆ قسەی لەگەڵا بکەم خێر دەکات هەموو ڕۆژێ سەعات 12 خەوێت 4 هەڵەسێ بەشکم تۆزە قەنەعاتی پێ بکەیت تۆزە زووتر بخەوێ و درەنگتریش هەڵسێ نەوەک مێشکی تێکچی ئەڵڵاه خوایە بێت چاوانی بێت ئەوەیە جەو دایکی ئێوێ قسەی دەگەڵا بکەم بۆی تۆزێک کەمتر بخوێنێک نەوەک مێشکی تێکچێت ئەبێ قسەی خۆت بکەت تۆ چۆنی تۆ لەوەی یان دایکت دەداڵێ تو خوا بخوێن بە قوربانە و چاوت بم دایکێکەویت ئەوەنە لەم کچە پاڕاومەتەوە لە خوا بپاڕامەتەوە ئێستا بەهەشتی بووم بە پێو قەدەمی خۆمەوە چوومە باشتۆ ئەممەنە وتومە تو خوا بخوێن ڕۆڵە تو خوا بخوێن ڕۆڵە تو خوا جددی بە ئەمەنم تو خوا لە کش و کوڕ کردووە لە خوا بمان کردای ئێستا دەمێ بوو بچوینە بەهەشتەوە بۆیە ئەوە گرنگ و موهیمە خەڵک سەیڤێکات خەزنێکات بەڵام خەڵکی با بڵێن تۆ سەیڤی کە خەڵکێ سەرفێکە مەسەرەن مۆبایل مێشک سەرفەکە
ئەنتەرنێت مێشک سەرفەکە، تەلەڤیزۆن مێشک سەرفەکە، ئەڵقە مێشک سەرفەکە، چاتین وزەی مێشک سەرفەکە. ئەی تۆ چی بکە؟ سەیڤیک. بۆیە هەمیشە من وتومە سەعاتی ئەخیر نەکەی سەیر مۆبایلکە، چونکە سەعاتی پێشخەوتن هەمووی فۆرماتە بێ. بۆیە هەمیشە وتومانە هەوڵ بدە چوونە بازاڕ و چوونە دەرەوە زۆر نەبێ. بۆیە هەمیشە وتومانە ناکرێ بەدەم خوێندنەوە تۆ لە یانەی وەرزشی و چی و بەزم ڕزمی دەرەوە بین. لێرە نا وەرزشێ بکە و جێوێ بگۆڕە و تەرتیباتە مۆسیقایەکە جەوگۆڕینێکە قسەیەکە و چالاکیەکە، بەڵام وەکی تر نابێت لینکی تر زۆر لە خۆت ببەستی. ئەوە گرنگە. هەوڵ بدە لیستن گوێ بگرە، خەڵک گوێ ناگرێ. خەڵکی ئێستا لەم مەجلیسیا من قسەی بۆکەم پیا و ڕاست بڕۆ، من تۆزە بەلە ناسم علمی نەفسم خوێندووە لەوە چێ لە ئەوەڵەوە تا ئاخر ئاگام لێیە هەر مەشغوڵە بەوەی تەنیشتی، مەشغوڵە بەوەی مەشغوڵە فڵان و 3 سەعاتەکە و بەزم ڕزمەکە. خەڵکی واشێ ئەوانیە چاوی بڕۆتە ناو چاوم ئەڵەی دوژمنی ئەژدادیم ئەوانیە دەقە بە ئەوە گرنگە، ئەوە گرنگە. ئەم لیستنە لە چوو ئەوە لە چوو ئەوەکەی تر من ئاگام لێ یانێگە گێچم پێ بێ ئەزانم 120 قسانەی من یان گوێرێ نەبوو یان تەرکیزی لەسەر نەبوو. کاتە لیستن جواب بگرە بە قوربان. یەکێ لە سەرکەوتنەکانە خاڵێک لە خاڵەکان ئەوەیە خەڵک بۆڵەبۆڵ و ئیزعاجەکە تۆ پێ بکەنە. بەڵێ من حەزم لە بۆڵەبۆڵ نییە. خوا مەرگ ئەمە چییە پۆلی دوانزە ئۆ جابری کوڕی حەیان ڕەبی بە کۆی زوخاوی دوعا لە جابری کوڕی حەیانەکە لە بۆ کیمیاودانە. ئۆ ڕەبی نازانم چی ئۆ ڕەبی ئەوەی کە پۆلی دوانزە ئەوە نابێ. ژیان بە پێکەنینەوە دین فێرمانەکە ابتیسامە و زەردەخەنەت هەبێ. خاڵە لە خاڵەکان ئەوی شەوەیە کە قسەت هەبێ بەشداریت هەبێ. بۆڵەبۆڵ چییە؟ مامۆستا تێ نەگەشتی تێنەگەشتی بۆ دەسەڵ نابڕێ، تێنەگەشتی بۆ بەشداری ناکەی. لەناو پۆلا بەشداریکە. یان یەکێ لە هۆکارەکانی زیرەکبوونی تەلەبە لە براتان وەرگن لەناو پۆلا بەشداریکەن. ئەگەر نەشم زانی ئەگەر نەشت زانی ئەوە لە برات وەرگرە. ئەوە لە عالەمە سەرمێنراوە. ئەو تەلەبانی زۆر پرسیارەکە و زۆر مداخەلاکە و زۆر کۆمنتی هەیە و زۆر قساکە مشارەکەکە بە دڵنیاییەوە لە بەکەلۆری و لە کۆتایی ساڵە زیرەکە بێ و لە امتحانە زیرەکە بێ. چونکە هەمووی بێ بە یادگاری قەت لە بیری ناچێت. لەوە پرسیارە بوو لە مامۆستام کرد بیری ناچێت. بەس ئەوە کەیتر گوێی دەبەستە پرسیار مەکە با بڕۆ مێشک نا ئەمە تۆ ئەوەی تۆ گرنگە. حەقت لە قسەی خەڵک نەبێت، حەقت لەو بۆڵەبۆڵی تەنیشتت نەبێت کە زۆر جار میسەر لە مەکتەبەکەی خۆم ئەو کێشەیەم هەیە. کچی وایە هاتۆ دەستی کردە گریان لە دکتۆرم تەلەبانە زۆر سەیرە من پرسیارەکەم هەمویان چوونە دەمیان نەکردمە تۆڵێ بۆ پرسیارەکەی وازی لێبێنە. نا با پرسیارکەی با تێبگەین بزانین چۆنە لە ڕێی حیوار و لەگەڵ مامۆستاکەیە زیاتر تێدەگەین. و خاڵی ئەخیر و کۆتایی هەوڵ بدە ڕامک خەڵکێ بۆی دەرەچێت ئەقوچێنێ و کۆڵێ نە بەردەوام بە بەردەوامی بەڕاستی زۆر باش و چاک و مەزبوطە بێ. و خاڵی ئەخیر و کۆتایی ئەم موزەیە لە براتان وەرگن و من خواحافیزیەکەم. ئەم موزەیە وەرگرن. ئەمە وشەی سەکسێسمان هێناوە کردومانە بە وزەیەک بۆ جەنابتان و بیخەرە مێشکی خۆتەوە. ئەمە بۆ هەموو ژیانت پێت بێ تا قیامەت ئیسفادەی دێک. یعنی ئەم یاسایە یاسای سەکسێس و وە کلیلی سەکسێس کە هەموو کلیلێک بۆ قوفلێکەشێت، هەموو کلیلێک بۆ هەموو قوفلێک ناشێت. هەوڵ بدە ئەم کلیلانە جوان و پوختە بەکار بێنە کە چەند کلیلێکی زۆر بەسیط و زۆر ئاسانە. یەک هەمیشە چاود لە ئامانج بێ و چاود لە خەڵک نەبێ. خەڵک دوی لە ڕووجەرابتان بەرەڵاییەکە، خەڵک حرکەکە، خەڵک پێکەنینە. کچەکان کوڕەکانی برادرت تیکتۆکی هەیە، کچەکان کوڕەکانی برادرت چاتینەکە، ئەوان جگەرە و نێرگەلا حەقت لەوان نەبێ. سەیری ئامانجی خۆت. من لە ژیانمە قومم لە جگەرە نەداوە و قومم لە نێرگەلە نەداوە و لە ژیانمە نازانم مەشروب و ئەم شتانە تام و بۆنی بۆنم ڕەنگە کردبێت چکە لە خەستەخانە بۆنی فۆرمالین چۆ بەلوتمانە. بەڵام سەدانیشم دکتۆریشم لەگەڵا بۆ هەموو ئەمانەی کردووە. من ئامانجی خۆم هەیە. برادراتیانم کردو سەلام و کەلامێکم لەگەڵا کردو بەس ئامانجی خۆم نەبوون بە هۆکارێ بۆی منش بێنە سەر ڕێگاکەی. ئەسڵ خەڵکم هێناوەتە سەر ڕێگاکەی خۆم. کەواتەوە یەکەم شت. دوو ئەندەرستاند دە ئۆبستاکڵ. بزانە چی شتێک لەمپەر و بێتاقەتی و ناڕەحەتی لە ڕێگاکەتە. بزانە سەیتەرەکان چییە، بزانە چاڵەکانی ژیانت چییە، بزانە چی شتێک هۆکارە بۆی کە بێتاقەت و ناڕەحەتت کە، چی شتێک باش و چاک دەکا. سێ کرییت ئەپۆزتیڤ مێنتاڵ پیکچەر. مێشکێکی ئیجابی هەبێ، سلبی نا. کاکتۆر دایک و باوکم ڕقی لێمە هەفتەی پێشوو کچێکم دوانەڵە کرد دایک و باوکم ڕقی وتم بۆ سەرەکەم مۆبایلی لێ سندووە زانین دایک و باوک ڕقی لێتی. باوکم زۆر دڵی پیسە چمەس باوکی نایەڵێ بۆ هەموو شوێنێ بچێڵە دڵی پیسە. ڕۆڵە باوکت چاکە، باوکت دڵسۆزە. دایکم زۆر سەیرە نازانم چییە، خواخوا من نەجاتم بێ لە دەستی. لەبەرەوەی دایکی دو سێ جار سایت و پێیجی پێگرتووە و هەڕەشەی لێ کردووە و پرچی ڕاکێشاوە. نازانێت دایکت دەیەوێت بتپارێزێ. وەکو چۆن جاری وایە لە سەیتەرەیە یان لە شوێنێکا بۆ نمونە مەسەڵ هین دانراوە کامێرە دانراوە وەڵێ نەمە چییە و نازانم چی بۆچی غەرامە بکات. ئەمە پارێزگاری دەکا ئەگەر نا دوای قاچ تەشکێت سەری تێنەی
بۆ ئێوەش خاڵێکی زۆر گرنگە کلیر یۆر مایند ئۆف سێڵف داوبت هەموو گومانەکان لە مشکی خۆت دەرک هیچ گومانێک لە مشکت نەبێت تەواو گومان یعنی چی گومان دەربارەی خوا گومان دەربارەی سەرکەوتن گومان دەربارەی شەهادە مانگێکە بێت پێشیستە کشێک هاتووتی کاکتۆر من زۆر زیرەکەم ڕەنگە تەلەبەکان شایەتیم بۆ بدەن بەس سوبحان الله هەر گومانم هەیە لە شەهادە و لە خوێندن ئەکرێت دۆزە قسەم بۆ بکەم ئەمە گرنگە ئافرم بۆ کچە ئەترافەکان گومانی هەیە لە شەهادە و لە گرنگی شەهادە کەواتە ئەم گومانە لە مێشک و دڵ و دەروونە دەرکا تۆ توانی سەرکەوتوو بی ئەمبەرێز دە چالنج دێت ئەرێ وەڵڵا ژیان هەمووی چەلەنجە هەمووی بربەرەکانیە هەمووی پاشقوردانە ئەرێ وەڵڵا ئەڕۆی تۆ بۆ ماڵ و دایکت پێتەڵە ئەمرت نەمێنێت تەریق مەبەرەوە باوکت پێتەڵە بێم سەرت پان کەمە بۆ ناخوێنیت ئەو بەحساب فول شەبەکەیە فول مۆتیڤیشنە قەیچێکە زۆر ئەتیادێ برادێک ئێستا لە قادرمەکە دابابڕ وافەشە باز ڕێک لە قادرمەکە ئێوە سار دەتکاتەوە چالنجە ئەڕۆی تۆ بۆ شوێنێکی تر سەرەکەی تەلەڤیزۆن و سایت و پێیج لە بەرچاوتە ئەوە چالنجە لە پڕێکان لینکێکت بۆ دەنێ ئەوە چالنجە تا چەند من ئەتوانم بربەرەکانی ئەم چالنجانە بکەم ئەمە سەرکەوتنە یعنی بۆ معلوماتی جەنابتان قیامەتیش ئەمەیە ئافرەت هەیە ژیان هەیە کوڕگوزەران هەیە پارە هەیە بەرەڵایی هەیە فەسادی هەیە حرامەکان لە بەردەوتە پیاو بە و مەرد بە دەستی بۆ بە و بەهەشتت هەیە ئازایت و سەری بۆ شۆڕەکەی بەهەشتت نییە دنیا و قیامەتی ژوایە تەمەنا دەکەم بزانی چۆن زاڵەبی بەسەر ئەم چەلەنجانەیە بەڵام کەسی سەرکەوتوو وەڵڵاهی بە قورئان گەنجێک لە ئێستەوە بە بەرامبەر بە پارچە ئاسنێکی پیس و بۆگەن خۆی نەگرێت من گومانم هەیە تۆ دەوڵەمەند بیت گومانم هەیە تۆ بەرامبەر بە ئافرەت خۆت بگریت تۆی سە بەرامبەر بە ڕستمێک و بە سایت و پێیجێکی ڕوت خۆت نەگری گومانم هەیە لە داهاتوە ببی بە مەسوولی دایرێک بۆ نەدوو لە ڕووجەنابەت دەست بۆ خوشک و دایک و کەسێکی تر نەبێت تۆ بسەر زاڵ نەبی بەسەر سایت و پێیجێکە زاڵ نەبی بەسەر مۆبایلێکە گومانم هەیە لە داهاتوە حرام نەخۆی کەیسە زاڵ نەبی بەسەر شتێکی بەسیتە بۆیە تەمەنا دەکەم ئەوە گرنگ و مویمە stay on the track لەسەر خەت و ڕاستەهێڵی خۆت بمێنە و خاڵی ئەخیر و کۆتایی کە ئاخر قسەیە و دەیکەم پیشانی بدە تۆ کیت زۆر جار تەلەباڵە کاکتۆر تاقە و زەم زۆر پێیە پیشانماندا کاکتۆر خولیام زۆرە پیشانماندا کاکتۆر زۆر حەزم هەیە لە بواری ئایتیە ئیبداع بکەم کۆمپیوتەر دروستکەم فەرمو پیشانمان بدە کاکتۆر زۆر حەزەکەم لە بواری ڕاگەیاندنە داهێنان بکەم فەرمو پیشانمان بدە کاکتۆر زۆر حەزەکەم بم بە جەراحێکی سەرکەوتوو یارمەتی فەقیر و هەژار بدەم فەرمو پیشانمان بدە کاکتۆر زۆر حەز لە ماوەیە کچێک هاتووە کاکتۆر زۆر حەزەکەم سەنتەرێک دروستکەم بۆ پیر و پەکەوتە فەرمو پیشانمان دە کاکتۆ زۆر حەزەکەم سنتەرێکی گەورە دروستکەم بەس گرنگیدان بە نابینا و نابیستەکان فەرمو پیشانماندا کێ دەستی گرتووە فەرمو پیشانماندا ئەوە گەز و ئەوە مەیان دەست فەرمو دەست پێ بکە کە تۆ ئەتوانی بەڕاستی لەم ساحەیەوە وەکۆڵە لەم حەلەبەوە لەم شوێنی منافەسەیەوە هێواش شواش منافەسەی زۆر کەسی تر بکەی زۆر شوێنی تر بکەی ئێمە بەڕاستی بەوە دەستمان پێ کردووە بەو شوێنە دەستمان پێ کردووە بەڵام الحەمدولله توانیمانە بچینە سەر سکەیەک و خوای گەورەش هیدایەتی داوین تەمەنا دەکەم خوای گەورە هیدایەتی ئێوەش بدە لەسەر ڕاستە شەقا بمێنەوە سواسی مامۆستاکانتان بکەن سواسی دایک و باوکەکانتان بکەن سواسی خۆتان بکەن کە تا ئێستا زۆر باش و چاک و مەزبوط هێناوتانە کە الحەمدولله مامۆستاکان هەمووی وەسفتان دەکەن کە دکتۆر تەلەبەکانمان نخبە و نمونن لە زۆریان ڕازین ئەگەر دانەیەکش هەبێت تەسەڕوفاتێک بە نەوعێک هەڵسوکەوتێک ئیهمالیەک لە مراهقیەتی بەڵام هەمومان مراهقیمان بینی شەرت ئەوەی تۆ زاڵبی بەسەر قۆناغی مراهقیە قۆناغی مراهقی قۆناغی گرنگیدان بە سێکس و بە خواردن و بە خەوتن نییە قۆناغێکە وزەیەکی زۆر پاوەرێکی زۆر ئینێرجیەکی زۆر بڕۆ بەکاری بێنە ئینەرجی بەکارمێنە لە هەندێک شتی خراپەکە ڕەنگە تێبگەن لە پەیامەکە هەموو لایەک سەرکەوتوو سەرفراز بن دەستی هەموو لای خۆش ساعت دێ باش دوو سێ پرسیارم بۆ وەرگرە ئەگە پرسیاری شتێکە بێت چەند پرسیارێکی جوانی ئەم گەنجانە سەریع یان ماشەڵڵا فولن پرسیارێکی تۆبە قەیچێکە دوو کوڕ دوو کچ یاڵڵا پرسیارێک شتێک چی لە خەیاڵتایە با پرسیاری کچێک بکەم دوێنە پێرە دکتۆر بگەڕێیتەوە تەمەنی ئێمە چیەکەین وتم وەڵڵا وەبیللا مۆبایلەکە دانە یەک یعنی پرسیارێکی لەم چەند ڕۆژە کچێک لە شوێن لێکوتی ئەگەر بگەڕێتەوە تەمەنی من چیەکەی وتم بگەڕێمەوە تەمەنی تۆ بەم عەقڵەی ئێستەمەوە یەکەم شت مۆبایل دانە چکە دوو لە ڕووی جەنابتان بام قسەیە بێئەدەبی نەبێت ڕەنگە ئەمەش تۆمارێکە دزی و حیزی و بێناموسی و خیانەت و زۆر جار فەشەلی گەنجەکانی ئەم کوردستانی خۆمان لە مۆبایل و دەستی پێ کردو مۆبایل و سۆشیال میدیا بگەڕێمەوە تەمەنیەوە جارێ دەستی بۆ نابم هەتا ئەگەمە ئەمان ئەگەمە زانکۆ پەیمانگا بوویتە کۆمپانیا و شەریکەی خۆت سێ مۆبایل دانە سێ سایت و پێیج دانە سێ ڕاگەیاندرێتە بێ بەس ئێستا نایکەم
یاڵە پرسیار نییە ئەو کوڕە جوانە هات دکتۆر کەپڵێکم هەیە چۆن نەجاتم بێت دەیبزانم چییە پرسیارەکەی ڕۆژە گەنجە وای وت هەمووی بوو بە فیکە کەپڵەیە ئێوتی کاکە چی بکەم من توش بوومە یاڵە باشە ئافەرە دەست و خۆش بێت هەمومان واین ئەگەر لە شوێنێکا لەسەر جادەکە لاچوم یەک لەسەر جاد یەک هەوڵ بدە بە قورئان وەرەوە سەر خەت دوێنێ و پێرە نەفەرێک گوتی دکتۆر پۆڕن گیانی دەرکردم بێز دەخۆمەکەمەوە وتم بە قورئان خۆت بێنەرەوە ڕێگا بە مزگەوت خۆت بێنەوە ڕێگا بە نوێژ و تاعەت و عیبادەت خۆت بێنەوە ڕێگا بە جارجار ترسان لەخوا خۆت بێنەوە ڕێگا چکە خۆ قانونێک نییە من بڕۆم پشتە ملی بگرم بڵم بۆ سەی پۆڕنەکەی بۆیە زۆر جار ئاوایە قسەکەی جەنابەت ڕاستە ئەمە یەک دوو بە کۆمپاریزم خۆت بێنەوە ڕێگا سەیرەکەی چوختیت لە ناو پۆلەکەی هەمویان جددین کەواتە ئەم چوختێتی من بە کەڵک نایە وەرەوە سەر ڕێگا ئەمە دوو سێ بە سەیکردن بۆ داهاتوو خۆت بێنەوە سەر ڕێگا هەستەکەی ئاوا بڕۆی مستەوات 60 وا لە بە کەلۆری بوو بە هەفتا هیچی تیا بەسەر نییە کەواتە ئەبێ گێڕ بگۆڕم بۆی بیگەێنمە هەشتای بارزش 95 بە کەلۆریە ئێمە خۆمان نەزانین ئاتەن هەشتای ئێرە 95 ئەوێ یعنی بە دەرەجە کەمەکەی ئێرە زۆر شپرزەمە بە کەواتە بە سەیکردنی داهاتوو بۆ خۆی گرنگ و مویمە خاڵی ئەخیر و کۆتایی چۆن بێمە سەر ڕێگا بە هەڵەکانت تەجروبە وەرگرە مەسەن کچێک ڕۆژێ وەختی خۆی کوڕێک ویستێتی نام و نامەکانی لەگەڵاکە دوای قۆڵی بڕی تەواو دوای وەڵە تۆبەم کردووە ئەستن تەلەفۆنم بۆ کاڵە کاک تۆ تەلەبەی زان کۆم کوڕێک ئێوە بێتە داوام بەس تۆبەم کردووە لە ژیانمە ئۆتومە بەنامە نا وەرە لە دەرگامان بدە ئێمە دەرگامانێ دەرگاکەمان سێدەریە وەرە لە دەرگا سێدەریەکەی باوکم بدە لێوە من قسە دەگەڵاکەم بۆ لە بەروی عاقڵ بووە تەجروبەی وەرگردووە لە ژیان کەواتە ئەم خاڵانە وا دێ دەکات کە لەسەر نەچیتە سەر خۆڵ ئەگە چوویتە سەر خۆمەمان چووینە سەر خۆڵ وەڵا جارجار هەڵەمان کردووە جارجار بێئەدەبیمان کردووە جارجار بێشەرعیمان کردووە بەڵام خوای گەورە بە خوایەتی خۆی تۆبەی داناوە تۆبە بکە و وەرەوە سەر خەتەکە و دەستت خۆش بێ پرسیارێکی جوان بوو تەواو نەما باش زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز کاکتۆر بەختیار بۆ ئەو وتە بە نرخانە و بۆ ئەو زمان و وەجها شیرینەی کە ئەوڕۆ لەگەڵمان بوو بەڕاستی وتەکانی دکتۆر بەختیار پێویستە ئەما هەمومان بە قوتابیان و بە مامۆستایان و بە هەر هەمومان بتوانین هەڵوەستەی لەسەر بکەین بۆ بتوانین ئایندەمان جوانتر بکەین بۆ بتوانین ژیانی داهاتوومان ژیانێکی کاریگەر و سەرکەوتوانە بێت ئەمن لە تەجروبەی حیاتی خۆمدا یەکێک لە ئەندازیارەکانی ژیانم کاکتۆر بەختیارە بە شانازیەوە لە دەیەها محاضراتی ئەکادمیش باسم کردیا بۆیە هیوادارم ئێمەش دەیەها ئەندازیار لە ژیانماندا هەبێت بە تایبەتی قوتابیانی ئێمە بۆی بتوانین لە داهاتوودا قوتابیانی کۆمەڵگەی بارێز لە لوتکەکانی کوردستان بن لە ئاستی باڵای کوردستان بن ئینشاڵڵا ئایندەتان گەشت دەبی و هەر سەرکەوتوو بن ئێستاش درعی داوا لە بەڕێز مامۆستا ڕاستی دەکەین درعی کۆمەڵگەی بارز و دیاری کۆمەڵگەی بارز پێشکەش بە بەڕێز کاکتۆر بەختیار دەکەین سپاس بۆ هەموو لاتانی ئینشاءڵڵا هەموو لە لوتکە و لە شوێنی بەرزتان بینی ئینشاءڵڵا تعالی بەس حەزم لێ دوو هەر حەزم لێ دوشتی ئیزافە بکەم کاک دکتۆر بەختیاریش لە ڕۆژانەی وەک کونگۆ لە سیمیناران دانیشتووە لە وەزئی ئەوها دانیشتووە لە کۆبنەوەی ئەوها دانیشتووە کە ئێستا لەو شوێنەیە هەر ڕۆژێک لە ڕۆژان بەخۆشی دەبیدادرا ئیشارەتی پێدا کە شانازی بە قوتابخانەی دواناوەندی ئامادەی سلێمانی دەکات کە ڕۆژێک لە ڕۆژان لەوێ قوتابی بووە ئێستاش دەو پێگە گەورەیە کە ڕۆژانە لە دەیان جێگەی ئەو کوردستانەی لە دوو جەنابیان دەنێرن هەم لە مستەوای ئەکادمی هەم لە مستەوای کارەکەی ڕۆژانەی وەکو داعیەک کە تینووی ڕێگەی زانستە کەشتە باشەکان دەگەینی ئینشاءڵڵا لەو کۆمەڵە قوتابیەی کە لێرەن ڕۆژان لەگەیەک هەڵدەکەوی وەکو کاک دکتۆر بەختیاری خزمەتی و کوردستانی دەکات لە بۆمە کاک دکتۆر زۆر خۆشحاڵی سپاس بۆ بەڕێز سەرکەوتوو ئینشاءڵڵا هیچیان لە ئێمە کەمتر نیە ئینشاءڵڵا لە ئێمە باشتر و چاکترە بنم ئەزیزانە مەمنون خوا بێت پێشتر زۆر سپاس بۆ هەموو لایەک سەرکەوتوو بن سپاس بۆ مامۆستاکان کاتم گرتن دەستی هەموو لایەک خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا